یان بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، ئەم کاتتان باش. ئەمڕۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، ئەم کاتتان باش. ئەمڕۆ 28 خەرمانانە، ئەو ڕۆژەی کە پێکەوە بەڵێنماندا دوکان و شوێنی کار و مەدرسە و هەموو ئیدارەکان دابخەین بە ناڕەزایەتی دژ بە کۆماری ئیسلامی بۆ ئەو جەنایەتانەی کە لە چەند ساڵی ڕابردوو بەتایبەت لە 22 خەرمانان بە کوشتنی ژینای ئەمینی جوانەمەرگ خۆقاندی. ئەمڕۆ لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە ڕۆماڵی ئەو بەدەم بانگهێشتنەوە ئەکەین، گزارشی شار بە شار و دێهات بە دێهاتی شمالی کوردستان تا جنوب، هەر لە سۆما و برادۆست و ماکۆوە هەتا ئیلام و کرماشان دەکەین. هیوادارین کە ئێوەی خۆشەویست بە دڵگەرمی و بەو پەڕی بوێریەوە بەدەم ئەم بانگەوازەوە بچن. ئەوانەی کە تا ئێستا دوودڵن، ئەوانەی کە تا ئێستا ڕاڕاین، و تەنانەت ئەوانەشی کە تا ئێستا دوکانیان هەڵگرتووە و چوونەتە سەرکاریان،
دایخەن و هێشتا درەنگ نەبووە و بگەڕێنەوە ماڵەکانی خۆیان. ئێمە ئەمڕۆ لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە هەوڵ دەدەین هەم بە زمانی فارسی هەم بە زمانی کوردی ڕۆماڵی ئەم هەواڵانە بکەین کە ئێوەی خۆشەویست بۆمانی دەنێرین. ژمارە تەلەفۆنی کە دانراوە ئێوەی پەیوەندی پێ بکەن و گزارش و ڤیدیۆ و راپۆرتەکانی خۆتانی بۆ بنێرن، یاکو بێنە سەر هێڵی تەلەفۆنیش ڕاستەوخۆ پەیوەندیمان پێوە بکەن 2046 702 61 67 64 ئەتوانن هەر راپۆرتێک، هەر گزارشێک، هەر عەکسێک، هەم ڤیدیۆیەک کە هەتانە و لە شارە جۆراوجۆرەکانی کوردستانەوە بەدەستانەوەی و لە مانگرتنی گشتی و لە پێشوازی خەڵک لەم مانگرتنە هەتانە بۆمانی بەڕێکەن. ئەوەی کە پێش دەستپێکی بەرنامە بینیتان شاری سەقز بوو. شاری سەقز یەک پارچە داخراوە. شاری سەقز شاری ژینای ئەمینی بە دەم بانگاوازەکەی هەموو لایەنە سیاسیەکان چوون. شاری سەقز ئەمڕۆ بەداخستنی دوکان و بازار هاوخەمی خۆیان و هاو سۆزی خۆیان جارێکی تر لەگەڵ کاک ئەمجەدی ئەمینی و دادەموژگان دایک و باوکی ژینە دەربڕی. هیوادارین باقی شارەکانی تریش هەر ئاوا بەدەم ئەم بانگاوازەوە بچن. چەندانە پەیاممان بۆ هاتووە لە ڕێگای جۆرا و جۆر. من داوا ئەکەین لەو بەڕێزانە کە لە ڕێگای فەیسبوک یا ئینستاگرام ڤیدیۆیان بۆ ناردوین، هەر بۆ نمونە ئێستا لە شاری سەردەشتی خۆشەویست ڤیدیۆمان بۆ هاتووە کە لە شاری سەردەشتیش بەرەو پیری ئەو بانگاوازە چوون و دوکان و بازاڕیان داخستووە. بەڵام تکایە ئەگەر ئیمکانی بێت بۆ ئێمە بتوانین بیگەێنینە دەست هاوڕێیانمان لە بەشی فەنی ئەو ڤیدیۆیانەمان لە ڕێگای تۆڕی ئینتەرنێتی واتساپ بە ژمارە تەلەفۆنی 2046 702 61 67 64ەوە بەدەست بگەێنن. هەر ئێستا ڤیدیۆیەکی ترمان لە بۆکانەوە بەدەست گەیشتووە. کلیپێک ببینن کە من ئەم ڤیدیۆیانە بە شێوەیەک بگەێنمە دەست هاوڕێیانی بەشی فەنی کە بتوانین ڕاستەوخۆ بۆتان بڵاو بکەینەوانێ. کلیپێکی تر ببینن دێنەوە وڵاتان.
بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و ئەم بەرنامە تایبەتە کە تەرخان کراوە بۆ راپۆرت و گزارشی ئێوە لەسەر 28 خەرمانان. چەند ڤیدۆم بۆ هاتووە لە شاری بۆکان، لە ڤیدۆیەکی تر هاوشێوە لە شاری سەقز، لە شاری سەردەشت. من گەیاندومە بەدەست هاوڕێیانم لە شاری مەهاباد، هەر ئێستا ڤیدۆیەکی ترمان بەدەست گەیشتووە. ئەیگەێنمە دەست هاوڕێیانم لە بەشی تەکنیک کە بتوانین لە مەجاالە دانەدانە پێشکەشێوەی بکەین. ئەو راپۆرتانەی کە ئێستا بەدەستێمە گەیشتووە و بە شێوەی نووسراوە هاتۆ بۆمان، شارەکانی سەردەشت، مەهاباد، سەقز، بانە و تا ئێستا راپۆرتێکمان لە سنەوە بۆ نەهاتووە بە ڤیدۆ یا بە تەسویر، بەڵام گوایە لە شاری سنەشت هەر دوێنێکە دوای تەزاهورات و بریندارکردنی کۆمەڵێک لاوی گەنجی ئەو شارە لە ڕێپێوان و خۆپیشاندان ئەمڕۆ بڕیاریان داوە دووکان و بازاڕ دابخەن بە دەم بانگەوازەکەی کۆمەڵە و باقی لایەنە سیاسیەکانەوە بچن. راپۆرتەکان باستەواکەن کە کۆمەڵانی خەڵک لە کوردستان بە تایبەتی بەدەم ئەم بانگەوازەوە چوون و یەکدەست و یەک پارچە دووکان و بازاڕی خۆیان داخستووە. زۆر سپاس بۆ بینەرەی کە ڤیدۆکانی بۆ ناردین، دەستەکانی خۆش بێت. ئێستا هەوڵەدەین لە ڕێگای هاوڕێیانی بەشی تەکنیک دانەدانە ئەو ڤیدۆانە پێشکەش بە ئێوەی خۆشەویستی بکەن و ببینن کە چۆن خەڵک لە شارەکانی مەهاباد، سەردەشت، سەقز، بۆکان بەرەو پیری 28 خەرمانان چوون. ئیجازە بدەن چەند پەیام هەیە بۆتان خوێنمەوە، هەر لە دوێشەوە کە دوایین شەوی بانکێشتەکان بوو و ئەمڕۆ ڕۆژی عملیکردنی ئەحساب و ئەوە بوو. چەندین پەیام و ڤیدۆ و ڕەسم و وێنە لە شارە جۆرە جۆرەکانی کوردستان بەدەستمان گەیشتووە. لە شاری بانەیە، لە شاری بانەی خۆشەویست پەیامان بۆ هاتووە، ئەڵێ ڕێز و سڵاو بۆ هەموو ئێوەی ئازیز. من خەڵکی شاری بانە و پێشمەرگەی ساڵەکانی 60 کۆمەڵم. ئێستاش خۆم بە کۆمەڵە دەزانم، حتمما پشتیوانی لە بنەماڵەی ژینە ئەرکی سەرشانی هەمومانە. من دەچم بۆ پشتگیری لە ژنانی کوردستانەکەم و لە 28 خەرمانان پاڵپشتی خۆم دەرەبڕم بۆ مانگرتنی گشتی. پەیامێکی ترمان لە سنەی خۆشەویستەوە پەیاممان بۆ هاتووە، ئەڵێ سەلام خەستە نەباشید، سەنەندش هم کاملا اعتصاب است، اکثر برای رفقای تکش فرستاده ایم، پخش کنید. مەمنونم، زۆر سپاس بۆ بەڕێزە لە شاری سنەوە. لە شاری بۆکان، ببەخشن، لە ژاوەرۆ نووسێتی سڵاو هاوڕێ ئاکۆم، کاتەتان باش. وێڕای دەربڕینی سەرخۆشی لە بنەماڵەی دوو خوشکە شلێر و ژینە ئەمڕۆ کە خۆم بە هاودەنگ لەگەڵ باقی خەڵکی کوردستان دووکان و بازاڕمان داخستووە و ناچینە سەر شەقام و ناچینە سەر خیابان و لە ماڵۆ دائەنیشین. من خۆم وەک مامۆسایەک نەچووممە سەر کەلاسی دەرسەکەم، هەر بژیت خۆشەویستێک لە ژاوەرەوە. زۆر سپاس بۆ ئەم بەڕێزە. بەڕێزێکی تر لە شاری بۆکان پەیامی بۆ ناردووم، ئەگەر مەجال هەبێت ئەوەش بخوێنمەوە.
بەڵێ لە شاری بۆکان نووسێتی ئێمە پۆلێک لە لاوان لە شاری بۆکان پشتیوانی خۆمان دەرئەبڕین بۆ 28 خەرمانان و هیوادارین کە هەموو خەڵک لە بەتایبەتی لە کوردستان بتوانن یەکدەنگ لەم ئاعتسابەیە بەشدار بن. سنا کاملەن میلیتاریزەیە، هەموو خیابانەکان و کوچە و کۆڵانەکانی میلیتاریزە کراوە. بینەرێکمان لە شاری سنەوە ئەم پەیامەی ناردووە، هەواڵی ناردووە کە سنە تەواوەن میلیتاریزە کراوە و هێزە ئەمنیەکان لە شار بڵاوەیان پێکراوە و بە شێوەیەک لە شێوەکان فشارهێنن بۆ خەڵک کە دوکان و بازاڕەکانیان بکەنەوە و ژیانی ئاسایی وەک ڕۆژانی ڕابردوو بکەن. بەڵام خەڵکی شاری سنەی خۆشەویست بڕیاریان داوە ئەمڕۆ بەدەم بانگاوازەکەی کۆمەڵە و باقی لایەنە سیاسیەکان و ڕێکخراوە مەدەنیەکان و هەموو ئەو کەسانەی کە خەمخۆر و دڵسۆزی ژینا و بنەماڵی ژینا بوون و هەموو ئەو کەسانەی کە ڕق و بێزاریان هەیە بەنسبەت سیاسەتەکانی کۆماری ئیسلامی، سیاسەتە دژەژنیەکەی، سیاسەتی دژە مرۆڤانەکەی کۆماری ئیسلامی بڕیاریان داوە دووکان و بازار دابخەن و یەک پارچە کوردستان تەحتیل بکەن. زۆر سپاس بۆ ئەم بینەرەشمان لە شاری سنە. بەڵێ ڤیدۆیەکی ترمان بۆ هاتووە لە شاری سەقس کە من هەر ئێستا نێرم بۆ هاوڕێیانم لە بەشی تکنیک کە بتوانن دانەدانەی ئەم ڤیدۆیانە هەر ئەمڕۆ بڵاوی بکەنەوە. ئەو بینەرەی کە دوایین ڤیدۆی بۆ ناردووم داوای کردووە کە من لێرەوە ئەگەر ئاگای لە بەرنامەکە بێت پێی بڵێم کە ئەم ڤیدۆیانە حتمەن ئێستا هاوڕێیانم لە تەلەڤیزیۆن بە شێوەی ڕاستەوخۆ بڵاوی یەکەنەوە. توێتی ئەگەر ئیمکانی بێت زوو بڵاوی بکەینەوە یاک و خۆمان لە دنیای لە تۆڕە کۆمەڵایەتیەکان فەرق ناکات. لە هەر کوێک ئێوەش بتوانن بۆ خۆتان بڵاوی بکەنەوە بە شەرتێک کێشتان بۆ دروست نەبێ، ئێوەش دەتوانن بڵاوی بکەنەوە. بەڵام زۆر سپاس کە بۆ ئێمەتان نارد، ئێمە هەوڵ دەین بە کەیفیەتێکی باشەوە ئێستا بە ڕایەتکردنی بازە مەسایلێکی ئەمنیەتی ئەبێت چاوی لێ بکەین. حتمەن هەموو وێنە و ڕسم و راپۆرتەکان وەک خۆی بۆتان بڵاوەکەینەوە. بینەرێکی ترمان بە ناوی کرێکارێک لە ئاوایی ئەوێ هەنگ پەیامێکی بۆ ناردوین. لە پەیامەکەیە ڕق و بێزاری خۆی دەربڕیوە بەرامبەر بە کوشتنی ژینای ئەمینی. هەروەها ئەڵێ نابێ شلێری ڕەسوڵیش لەبیرکەن، شلێری ڕەسوڵیش ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ کۆماری ئیسلامی لە کوشتنیدا دەستی هەبووە. من بۆ پشتیوانی لە شلێر و لە ژینا ڕۆژی دووشەممە واتە ئەمڕۆ ناچمەوە سەر کار تەحتیلەکەم و خۆم بە هاوخەم و هاوسۆزی هەردوو بنەماڵە ئازانم و دژ بە سیاسەتەکانی کۆماری ئیسلامیم. زۆر سپاس بۆ ئەو بەڕێزەی کە بە ناوی کرێکارێک لە ئاوایی ئەوێ هەنگەوە پەیامی ناردبوو. پەیامەکەشی بەدەنگ ناردبوو، بەڵام چونکە تۆزێک کەیفیەتی دەنگەکەی باش نەبوو، من بۆ خۆم گوێم لێگرت و بۆم بڵاوکردنەوە. پەیامێکی ترمان بۆ هاتبوو ئەگەر ئیجازە بدەن من. ئەڵێ ژینا ژین و ژیانی خۆی بۆ ژین و ژیانی ژنانی ژنە ئازادی خواز کرد بە پەژارە و ژاراوێک بۆ ڕەژیمی دژ بە ژن و کۆنەپەرستی. هیوادارم ژیناکیژی کوردستان ژیانی تازەت پیرۆز بێت. بەڕێزێک بە ناوی عادڵ لە تاران دوو پەیامی سەوتیشی ناردووە. پەیامەکان بەداخەوە ناخوێندرێتەوانێ یا کەیفیەتی دەنگەکەی باش نییە. ئینا ڕاستەخۆ پەیامەکانیشم بڵاوە کردەوە. لە بانەوە پەیاممان بۆ هاتووە.
ئەڵێ بانەش بەدەم بانگەوازەکەەوە چوون، دوکان و بازار زۆربیان داخراون و هیچ شار چۆڵەوان نییە، بەڵام کەس کێشەی ئەنتەرنێت هەیە، کێشەی خەتی ئەنتەرنێت هەیە، لەرحاڵ بۆیە ناتوانین تا ئێستا وێنە ویددیۆکانمان بنێرین. ئەم پەیامە کورتەمان لێوەربگرن تا وێنە و ڕەسمتان بۆ نێرین. لەرحاڵ زۆر سپاس بۆم بینەرەش. ئەگەر هاوڕێیانی بەشی تەکنیک ئامادە بن و کلیپانەی کە ئێستا یا ئەو گزارشە ڤیددیویانەی کە ئێستا لە شارەکانی سەردەشت، سەقز، مەهاباد، بۆکان بۆیان چوو بەڕێم کرد بۆیان و ئێستا بەم ژمارە تەلەفۆنە بۆمان هات، ئەگەر لە بەردەستیانایە تکایە ئەوانە بە دانەدانە بڵاو بکەینەوە و دێنەوە بۆلاتان. کلیپێکی تر ببینن دێنەوە بۆلاتان.
بینەرانی خۆشەویست، ئەوەی کە بینیتان شاری سنە بوو. هەر ئێستا لە شاری سەقزەوە چەندانە ویدۆی ترمان بەدەست گەیشتووە. هەر ئەوانیشم بەدەست هاوڕێیانی بەشی فەنیمان گەیاندووە کە بە دوای یەکاو لە مەجالهای تری بەنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵەکە بە شێوەی ڕاستەوخۆ بڵاو بێتەوە ئەو ویدۆە و ڕاپۆرتانەتان پێشکەش بکەین. بینەرێکمان پامی نردووە، نووسێتی سڵاو، ئەم سەرکەوتنەمان پیرۆز بێت. خەڵکی کوردستان هاودەنگ بەرەو پیری بڕیارەکەی بانگاوازەکەی کۆمەڵە و باقی لایەنەکان چوون. من وە کرێکارێک لاوێ هەنگ دەستم لە کار کێشاوەتەوە و ئەمڕۆ نەچوومەتە سەرکار. بەڵام من تەنیانیم، زۆربەی کرێکاران و مامۆسایان و پەرستاران و زۆربەی دوکانداران ئەمڕۆ شار و شوێنی کاریان تەحتیل کرد و بە ناڕەزایەتی لە ماڵەوە دانیشتن. بینەرانی خۆشەویست، بۆ ڕۆماڵکردنی راپۆرت و گزارش و بەرنامەکانی ئەمڕۆمان هاوڕێی هاوکارم لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە هاوڕێ ئەمیری ئیسماعیلیپور هاتە ئیستیدیۆ و پێکەوە لەمە بەدووە بە شێوەی ڕاستەوخۆ بەرنامەکانتان پێشکەشەکەین. هاوڕێ ئەمیر بەخێربێت. زۆر سپاس هاوڕێیاکۆ. بەڵێ بینەرانی عەزیز لە نامیشەوە سڵاوتان لەبێت. هیوادارم کە سەرکەوتوو بوون. ئەمڕۆ دووشەممە 28 مانگی خەرمانان وادەی مانگتن بوو. هەر وەک هاوڕێ ئاکۆ لە بەشی یەکەمدا پێکتون ڕاستەوخۆ لە خزمەتتان داین و دەتوانن راپۆرتەکان، وێنەکان، فیلمەکانمان بۆ بنێرن و ئێمەش هەر لێرە ڕاستەوخۆ بڵاوی بکەینەوە. لە فەیسبووکیش هاوڕێیاکۆ کۆمەڵێک پیرۆزبایی و پێم هاتووە لە گەرمەجال بوو ئەر ئەوانیش دەخێنینەوە. زۆر سپاس. پێیانمان بۆ هات لە مەریوانەوە. ئەڵێ مەریوان و سنە پێکەوە لە مانگرتندان، مەریوانیش بەدەم بانگاوازەکەەوە چوون. ئەمڕۆ هەرچەند هیوادارین کە بتوانن بە شێوەی وێنە و ڤیدیۆ ئەگەر مەجال هەبێت و کات هەبێت راپۆرتەکانمان بۆ بنێرن. بەڵام بینەرێکمان بە کورتی نووسێتی مەریوانیش لە مانگرتندایە. زۆر سپاس بۆ ئەم بینەرە خۆشەویستە. بە داوا لە هاوڕێیانم لە بەشی فەنیەکەم ئەگەر ئەو ویدۆیانەی کە ئێستا بۆ ئێمە هات و ئێمە بەدەست ئەوان مانگەیان راپۆرتەکانی شارەکانی مەهاباد و سەقز و سنە و بۆکان ئەگەر ئامادە کرا لەلایەن هاوڕێیانی بەشی فەنی بە شێوەیەک ئێمە ئاگادار بکەنەوە کە مەجال دروستکەین بۆ ئەوانیش کە دانەدانە ئەو کلیپانە بڵاو بکەنەوە. بینەرێکی تر لە شاری مەریوان توتی مەریوانتان لەبیر نەچێت. مەریوانیش بەدەم بانگەوازەکەەوە هاتوون. مەریوان شاری ئاواتەکانی کاکفوادە. مەریوان هەمیشە پێشەنگ بووە و هاوکات لەگەڵ باقی شارەکانی تر لە دژی هەموو جەنایەتەکانی سەر بە کۆماری ئیسلامی لە سەفەوەیە، لە سەفی پێشەوەیە. زۆر سپاس بۆم بینەرە لە شاری مەریوان. بە دڵنیاییەوە وایە و مەریوان لەم ڕۆژانەی دواییدا چی لە پێشوازی لە مامۆستایانی لەبەندکراو، چی لە مەراسمی ساڵیادی نەمر شەریفی باجۆر، چی لە خۆپیشاندان لە دژی جەنایەت لە شلێری ڕەسووڵی نیشانیدا کە مەریوانیش لە واقعا شاری ئاواتەکانی کاکفوادە و دەشمێنێ. هاوڕێ ئەمیر ئەگەر راپۆرتێ شتێک هاتبێت و بەدەستت گەیشت بێت یا ئەگەر شتێکت هەیە لەسەر ئەمانە ئەگەدار تۆ پێشەوەی لێ بێت بۆ ئیستیدیۆ چەندین نانە ویدۆمان لە شاری بۆکان و لە شاری سەقزیش بۆ هات. هەرچەند سەرەتای بەرنامەکەمان بێ ویدۆیەک لە سەقز دەست پێ کرد، پاشان لە مەهاباد لە سنە هەنێک ویدۆمان بۆ هاتووە و راپۆرتمان بۆ هاتووە کە هاوڕێیانی بەشی فەنی لە هەوڵان کە چاوێکی لێ بکەن و بڵاوی بکەنەوەنە. هەوڕاکۆ ئەو جۆرەی کە ئەو پێشتر وە ئەو راپۆرتانی کە دەنێرن
پێم وابێ ئەمڕۆ مانگرتنە سەرکەوتوو دەبێت ڕایەوە چییە؟ بەڵێ بەنیش بەدڵنیاییەوە ئەوە هەر ئێستا پامێکم بهات ئەڵێ لە دیواندەرە سڵاو دیواندەرە بە تەواوی بەسراوە شاری دیواندەرەی خۆشەویستیش بەو مانگرتنە پێشوازیان کردووە و دوکان و بازاڕیان داخستووە ئەو راپۆرتانەی کە تا ئێستا هاتوون لە زۆربەی شارەکانی کوردستان دوکان و بازار یەکپارچە داخراوە تەحتیلە هەموو شوێنێک بەدەم بانگەوازی کۆمەڵە و لایەنە سیاسیەکانەوە چوون بەدەم بانگەوازی ڕێکخراوە مەدەنیەکان و هەموو ئەو مرۆڤ دۆستانەی کە بانکهێشتی خەڵکیان کرد بۆ ناڕەزایەتی دژ بۆ جەنایەتی کۆماری ئیسلامی هونەرمەندەکان وەرزشکارەکان نووسەر ئەدیب شاعر هەموو کەسێک کە بە حاڵ بروسکەیەک لە ئینسانیەت لە وجودیا بوو بێت چ لە ئاستی سەراسەری لە ئێران چ لە کوردستان و چ ئەوانەشی لە دەرەوەی وڵاتن بەدەم ئەم بانگەوازەوە هاتن و پێشوازیان لە بانگەوازەکە کرد بەڕێزێکی تر بەڵێ هەر ئەوەی دیواندەرە بوو کە نووسی بووی دیواندەرەش بەدەم بانگەوازەکەەوە هاتوون بەڕێزێک لە شاری مەهاباد نووسیوێتی کە شاری مەهاباتیش بەدەم بانگەوازەکەی کۆمەڵە و باقی لایەنە سیاسیەکانەوە هاتوون شاری مەهاباد زۆربەی هەرە زۆری دوکان و بازاڕەکان داخراون هەنێکیان هێشتا دوودڵن هەنێکیان دوکان و بازاڕیان کردووەتەوە و دەترسیان داوا دەکەم لە هەموو دانیشتوانی شاری مەهاباد ئەمە ئەم بینەرەمان داواکاری ئەوە خوێنمەوە داوا دەکەین لە هەموو دانیشتوانی شاری مەهاباد بێد و دڵی و نەترسانە و بوێرانە بەدەم ئەم بانگەوازەوە بچن ژینا کچی مەهاباتیش بوو ژینا کچی ڕۆژهەڵاتە ژینا کچی هەموو ئینسانێکی مرۆڤ دۆستە تکایە بە هەوخەمی بنەماڵەی ژینایی جوانە مرگ بین زۆر سپاس بۆ بینەرەمان لە شاری مەهاباد هاوڕێیانم لە بەشی تەکنێ ئەگەر ڤیدۆیەک یا ئەنێک لەوانەی کە نردومانە و لە هەرحاڵ لە هیمەهاباد بۆ کان سەقز ئەگەر ئامادەکراوە با بڵاوی بکەینەوە دوارە دێن و وڵاتان شتێکەیە بخوێنینەوە خوێندنەوەمان نیە فقط سێدانە ڤیدیۆ لە سەقز و لە سنە و ماباتەوە هاتووە هێش نەرمان بۆ تاقفەرمان بزانین بیدێنە دەست هاوڕێیانی مۆنتاژکار کە بتوانین لە ئەوڵین فرسەتدا بڵاوی بکەینەوە وا دیارە ئەکسەری شارەکان بەدەم ئەم مانگرتنەوە هاتوون مانگاوازەوە هاتوون بەڵێ ئەوەی کە دیارە دیواندەرە بوو مەهاباد سەقز بۆکان ئەوەی کە راپۆرتەکانی بەدەستێمە گەیشتووە بانە تایس لە سنە بەویدەوەش بەدەستمان گەیشتووە بە دڵنیاییەوە چاوەڕوانی باقی گزارش و راپۆرتەکانی ئێوەی خۆشەویستین ئەگەر کلیپێک ئامادەیە هاوڕانی بەشی تکنیک داینێن دێنە وڵاتە
بەڵێ بینەرانی ئازیز ئەمانی کە ئێستا دیتانێکیان هیچ شاری سنە بوو لەگەڵ شاری بۆکان کە تا ئێستا ڤیدیۆکانی ڤیدیۆی کەشمان بەدەستەوە گەشتو حتمما مەجال بوو ئەوانی شەر بڵاو دەکەینەوە. ژمارەیەکی کەشمان پێ زیاد بێ بۆی کە ئێوە بتوانن هەم پەیوەندی بکەن و هەم بە وێنە و ڤیدیۆکان بنێرن حتمما دەیخێنە سەر شاشەی تەلەفۆنەکان. بەڵام ئێستا بە خۆمان بیخوێنینەوە 2964 770 425 1970 جارێکی تری شەر دەیخێنەوە بە هەر پتان بێت 2964 770 425 1970 دەتوانن بەم ژمارەیەش وێنە و ڤیدیۆکانتان بنێرن و دەشتوانن هەم پێیان بنێرن و هەم پەیوەندیشمان پێ بکەن. کاگاکۆ پێیان شتا هاتووە بەڵێ بەڵام بینەرێکمان لەسەر هێڵی تەلەفۆن ئەم کاتت باش بینەری خۆشەویست دەوێت بێ قسە کوێی لەسەر هێڵی تەلەفۆن یا بۆ بەرنامەکە بینەرێکمان ئەلۆم کاتت باش فەرموو لە خزمەتانیان فەرموو دەنگتان بڵاو بێتەوە. ببورە بینەرێک پەیامی ناردۆ نووسێتی حیزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵە ئەبێ ئەمڕۆ بە شێوەیەکی بەربڵاو ڕایگەیەنێت کە ساختاری دەمودەستگای سەرکوبی حاکمیەتی دەوڵەتی ئێرانی هەڵپێچێ. حیزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵە دەبێت بۆ گەڕانەوەی هەموو هێز و گەڕانەوەی سەرزەمین گێڕانەوەی وڵات بەدەستی خەڵک ڕێک بخاو سازمانی بدا هەر بژی کۆمەڵە بژی حیزبی کۆمۆنیستی ئێران. زۆر سپاس بۆ ئەو بینەرە. بەڵێ ئەو بینەرەمان کاک بورهانی خۆشەویست بوو. کاک بورهان سڵاو لێبێ نووسێتی کە هەندێک گزارش و فیلمم لە دیواندەرەوە بۆ هاتووە ئەگەر بتوانێت هەر بەم واتساپەی کە ئێستا پەیوەندیت گرت بەم واتساپەوە بۆمان بنێری مەمنونە بین ئێمەش لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە بڵاویەکەینەوە. زۆر سپاس کاک بورهانیان ئەگەر ئیمکانی بێت هەر بەم ژمارە واتساپەی تەلەڤیزیۆن کاگەمیر ژمارەی عێراقیشی بڵاو کردەوە. ئەوە ئێستا زۆر سپاس پڕێکی زۆر وێنە و ڤیدیۆی لە شاری دیواندەرە بۆ ناردین کە ئێستا نێرمە گەێنم بەدەست هاوڕێیانی بەشی تەکنیک کە ئەوان جێبەجێکەن و بڵاویکەنەوە. زۆر سپاس کاک بورهانی دیوارگەری خۆشەویست سپاس بۆ زەحمەتەکانت. کاک ئەمیریان شتێک هاتووە لە فەیسبووکەوە یا لە فەیسبوک نەخێر فقەت دەستخۆشی و دروشمی جۆرا و جۆر دەنێرن و فعلەن هیچیان نەنادو بڵێن ینی عکس بێت یا ڤیدیۆ بێت. سڵاو لەوێ هەموو کاتت باش بینەری خۆشەویستم کاتت باش. دەنگت بڵاو بێت. بۆ بەرنامەکەتان پێم خۆش بوو لە ڕێگایەوە سەرخۆشی کەم لە بنەماڵەی کاکەمجەد و دادەمژگان هیوادارم خەمی ئاخریان بێ بەڵام بە هیوا دارم هیچ کارێکمان بۆ ناکرێت. دیارە لە ماوەی ئەم چەند ڕۆژەدا خەڵکی شاری سەقەت و تەواوی شارەکان بەدەم ئەو بنەماڵەوە بوون و شیاوی ئەوەی بوون کە هەمومان بە بەدەمیانە بین. دەستیان خۆش بێ من لەلایەن خۆم و هەموو دۆستانەوە سەرخۆشی لەو بنەماڵەکەم دەستخۆشی لە خەڵکی شارەکان و شاری سەقەت دەکەم بە تایبەت بۆ ئەوەی کە یەک لەحزان بنەماڵیان بەجێنێشت. بەڵام بەڕێزان خۆ ئێمە لە تووری ئەم چەند ڕۆژەدا بە وزوحی ئەمەمان دیوە کە جەماعەتێک ئەنگەل و زار و سفەت گەلێکیانە لەو مەوقعیەتە و لەو شرایەتەی ئیسفادەکەن خۆیان بۆ خانەوادەوە هەڵباز و خۆیان بەو خانەوادەوە تەداریکەنەوە. بەڵام ئەمانە هیچ کامێکیان ناتوانن تەسچینی دەردی ئەو بنەماڵە بن.
ئێستا جەماعەتێ دێنە سەر شاشەی تەلەڤیزیۆنەکان و دێنە سەر ڕسانەکان باس لەوە دەکەن چ دوربینی مەداربەستەکانی ئەو مەرکەزەی کە ئەو کچەتیا بازاشکراوە بێرن ئەمانە گەرەکیان ئەو سیستم و مناسباتە تەبرعەکەن ئەسەن ئێمە نامانەوێ ئەسەن ئەو دوربینانە چاولێ بکەین نامانەوێ ئێمە ئەڵێن ئەو کچە 22 ساڵەیان بۆچی کردووە بە خاتری چی کردویانە باسی ئێمە لەسەرەوە نییە کە لێیان داوە لێیان نەداوە کچێکی 22 ساڵە بە ناوێت چواردانە جانەوەری وحشی لەوێ فیلم بەتاری لێکەن و پەروەندە سازی بەوکەن تەبیعی دڵێت دۆخێت ئەمە ئێمە باسمان لەسەرەوە نیە چێنی داوە چێنی نەداوە ئەسەن باز لەسەرەوە نیە من داوا لە بنە ماڵێ ماڵکاکەم جەدەکەم خۆشم قسەم لەگەڵا داوایان لێکەم ئێمە داواکاری ئەوەین ئەو کچیان بۆچی کردووە بۆچی بردیانەوە کچێک کە مسافر بووە نەک ئەوەی کە مەسەڵەن بڵێن خەڵکی شارەکەی بووە بە هەر حاڵ مسافر بووە دا کەوابوو ئێمە نامانێ ئێستا بکەین کە لێیان داوە یا لێیان نەداوە ئەسەن لێیان نەداوە ئەسەن دەستیشیان بۆ نەبردووە دڵی دۆکیوە کچێکە 22 ساڵ عەمری بووە دایک و باوکی لە دووری 22 ساڵەکە یەک دەمەدی تووڕە نەبوون ئیسا لە شارێکی غەریب بە بێتە خوارە لە میترۆ براکەی بەبەر شەپاندن و لیبەن و بڕۆن و ئەو بگرن و بێ ئەم چەند تەبیعیە وەختێ چێتاوێ کابرایەک کە 5 دانە کردکاوانەی دەدەسایە شەقەزێکیدا تەبیعیە دڵێت دۆخێت ئەخۆ ئەگەر ئەو کەسانە چوونەتە وەزەرا بازارگای وەزەرا دانێت لە چ خەبەرە حتا ئەو کەسانش کە سابقەدارە لەوێ مشکڵیان هەیە ئیستا بۆ کەسێک کە سابقەی بێت کەوابوو من داواکەم لە بنە ماڵی ماڵکاکەمجە ئەسەن باز لەسەر ئەوە نییە کە ئێمە بڵێن لێیان داوە لێیان نەداوە ئەو کچە دڵی دۆخیوە ئەو کچە ئایندەی گەرەک بوو ئەو کچە دڵی بە دنیا خۆش بوو ئەو کچە دانەجوو بوو ئەو کچە نایەوێت پەروەندە سازی بۆ بکەن وەختێ 4 نەفەر دێکن لە 4 دایە و فیلمی دێکن و عەکسی دێکن و پەروەندە سازی بۆکەن بۆ تەبیعیە کچە دڵی دۆخێت ئەمە شتێکی یاساییە هەڵا پەشیە و شتێکی خۆشی هەیەڵێن خەحبەن ئەوانەی پێم ئەڵێن ماڵی شینی نژاری شەیە خەحبەن ئەوانەی پێم ئەڵێن تەوری برایی دانیشەیە کەرفەتێکە لە پوش برزن خەت ئاگری ستاردی وە لە هێلاونەی مەل بپرسن بەنیازی ماچ خەت مار دەمی تێژەنیوە جارکەوابوو ئەو کەسانەی کە ئێمڕۆ دێن و قسەی سلسلەکەن ئەو کەسانە دڵسۆزی ئەو بنەماڵە نین دڵسۆزی خەڵک نین دڵسۆزی مناڵەکانی ئێمە نین ئەوانە هەمویان درۆکەن جارێکی تر پرسە و سەرخۆشی خۆم ئاراستەی بنەماڵەی ماڵکاکەمجە دەکەم هیوادارم بە قسەی ئەو کەسانە نەکەن کە بڵێن ئێمە لێکۆڵینەوە دەکەین ئەو خەڵک لەسەر شەقامە هەموو شتێکیان ساب بکەوە سیستم مناسبات هەر خۆش خۆش بێت هەڵبەت تەسویرت لای ئێمە بڵاو نەبووە بەس دەنگت بڵاو بووانێ کەسێش نازانێت جەنابەت کێت زۆر سپاس دەکەم مەمنونم کاکە مەحموودیان سپاس بۆ پەیامە جوانەکەت بەڵێ هەر وەکو جەنابەت وتر لەم چەند ڕۆژەیە چەندین سناریۆی جۆرا و جۆر و بە تایبەتی لەلایەن کاربەدەستان لەوانە نوێنەری بانە و سەقەز ڕەحیمی کە دوێنێکەش هەروە لە مزگەوتەکە دانیش و سپەڕانی بۆ خەڵکە کرد و کردیانە دەرەوە لەوێ مەجموعەیەک باز لە سناریۆ و نەخۆشی پێشتر و پەروەندەسازی بۆ ژیناکەن ژینا بە هیچ هەر هۆکارێک بوو بێ هۆگرتن و بازداشتی ئەو کات کە گرتویانە هۆکاری مردنی بووە هەینا ئەگە لە حاڵەتی عادیا بووە ئەگە لەگە براکەی درێژە بە مسافرەتەکەی بدایە ئێستا ژینا زیندوو بوو دەژیا بۆیەکە ئەوە دروستکردنی ئەو سێناریۆیانە دروستکردنی ئەو پەروەندانە هیچ زەڕەیەک لە جینایەتی کۆماری ئیسلامی بە نسبەت ئەو قەتڵەوە کەم ناکاتەوانێ وە خەڵکی کوردستانیشی پێ ناخڵەتێ زۆر سپاس کاک مەحموودیان دەستەکانت خۆش بێت سپاس بۆ بەژاری کاتێکی خۆش بەڵێ بە دڵنیاییەوە ئەم هەروەکو ئەم بینەرە ئازیزە شارێکە کرد ئەماوە لەلایەن کاربەدەستان گوایە سەر و کۆمار ڕئیسی جەنایەتکار تەلەفۆنی کردەوە بۆ بنەماڵە زۆرێک لە مەسئولین و کاربەدەستانی ئەمنیەتی ئەیانەوێت قەتڵی
ژینە داپۆشن و بیننەوەی کە خۆی نەخۆشی درێژ ماوەی هەبووە، بەڵام هیچ کام لەو سێناریوانە خەڵکی پێ ناخڵەتێ. ژینا خۆ یەکەم ژن نییە، ژینا خۆ یەکەم قوربانی دەستی سیاسەتەکانی کۆماری ئیسلامی و یەکەم قوربانی دەستی سیستەمی پیاوسالاری لە ئێرانە نییە. بە دڵنیایەوە ئەگەر ژینا ئەو ڕۆژە دەست بەسەر نەکرابایە لە مترۆی تاران و بەو شێوە دڕەندانەیە ڕاپێکی بازداشتگای کە بە ناوی بازداشتگای وەزەرا معروفە لە تاران نەکرایە، هەر نەخۆشیەکی تریشی هەبوایە، ژینا هێشتا دەژیا و لە بنەماڵەی لە ئامێزی بنەماڵی خۆیدا بوو. لە هەر حاڵ زۆر سپاس بۆ ئەم بەڕێزانە، چەند پایمان بۆ هاتووە. کاک ئەمیر، تۆ هیچ قسەیەک لەسەرەوانە نییە، تێبینیەکم نییە؟ فقط ئەم قسەی ئەم بینەرەمان زۆر ڕاستە، خەڵک بەڕاستی لەسەر شەقا وەڵامی بە هەموو شتێک داوەتەوە، تعدادێکی خاز نەبێ هەر جۆرێک کە بۆ خۆی کتی خۆیان تەداعی دەکەنەوە فعلەن لەگەڵ بنەماڵەیە. بینەرێکمان لە شاری سنە پەیامی نردووە، نووسێتی سڵاو هاوڕێیانی خۆشەویست، تەبریکتان پێ ئەڵێم لە سنەی سوور لە شاری کاکسدیقی کەمانگەر، مەحەلاتی غەفور، خیابانی حەسەناوە، خیابانی فردەوسی، بازاڕی سنە، خیابانی سیروس، خیابانی فەرەح کەمەربەندی 25 فەیزاوە تاناکۆرا، هەمووی تاحتیلە کاوە لە سنەوە. زۆر سپاس بۆم بەڕێزە خۆشەویستە، هیوادارم راپۆرتی تریشمان بۆ بەڕێکەی. شەوگار لە کەڵاتەردان، نووسێتی سڵاو ماندوو نەبن کاک ئاکۆ و کاک ئەمیر، دەستان خۆش بۆ بەرنامەکەتان. من شەوگار لە کەڵاتەردان و پرسە و سەرخۆشی خۆم ئاراستەی بنەماڵەی مەحسا گیانەکەم و ئێمەش پشتیوانی خۆمانەکەین لە ئەو مەردومە دوکان و بازاڕیان بەس و منیش ژنێکم لە ئەو ژنە وا ڕووسەریەکانیان ئەسووتێنن. من مەحسا و مەحساکانم. سپاس بۆ بەڕێز شەوگار لە کەڵاتەردان. ڤیدۆیەکمان بۆ هاتووە، نووسێتی مەهاباد هەر ئێستا، منیش هەر ئێستا ئەینێرم بۆ هاوڕێهێنی بەشی فەنیمان کە بەڵاوی بکەنەوانێ. زۆر سپاس بۆ ئەو بینەرە. بینەرێکمان ڤیدۆی بۆ نردوین، زۆر سپاسی ئەکەین. ڕاو کاتت باش ڕێزت، مەمنونم. حتمما بە بینەرانمان بە هاوڕێیانم لە بەشی فەنیەڵێ. باشە، زۆر سپاس دەکەم. شنۆش باشە، دەستەکانت خۆش بێ، زۆر سپاس. مەمنونم، زۆر سپاس دەکەم، مەمنون. هاوڕێیانی بەشی فەنی تێبینیەکمان بۆ هاتووە، گوایە ڤیدۆی شاری سەردەشت و مەهابادمان تێکەڵ کردووە. ئەوەی کە پێشتر بڵاوتان کردەوە بە ناوی سەردەشتەوە مەهاباد بوو، سەردەشتیش بڵاو بکەنەوە. هەر ئێستا ڤیدۆیەکی تریشمان بۆ هات لە شاری شنۆی خۆشەویست. شنۆ ئەمە لە شاری شنۆ ئێستای نێرم مەگە، هیوادارم مگات بۆ دەست هاوڕێیانم لە بەشی تەکنیک. تۆزە ڤیدۆکان و راپۆرتەکان زۆرن، ئەگەر هەڵەی ئاواهش هەبوو تۆزێک بە ئاسایی لێ ماوەەر بگرن. ڤیدۆیەک بۆ هاوڕێیانی بەشی تەکنیک، ژمارەی هاوڕێیانیش لە بەشی تەکنیک بڵاو بووەتەوە. ئەگەر ئێوەش بتوانن ڕاستەخۆ بەوانیش بنێرین مەمنوون نەبین، ئەگەریش نا هەر بەم ژمارە توانن بینێرن و من دەینێرم بۆ پامێک لە دیواندەرەوە. هەموو شار لە تاحتیلی مطلقایە، بێژگە لە چەندانە دەستفرۆش و دوودانە قەسابی نەبێ، هەموو بە بانگەوازەکە وەڵامی ئەرێنیان داوەتەوانێ. ئەڵێ لە دیواندەرەوە هەم عەکس و هەم ڤیدۆمان ناردووە،
تکایە با لە بەرنمەکەیە بڵاو بێتەوە. من بە هاوڕیانی بەشی تکنیکم وتووە هەر کات هەر ویدۆیەک هەر ڕسمێک هەر وێنەیەک کە بۆمان دێ لە شارە جۆراجۆرەکانی کوردستانەوە ئامادە بوو پێم ئاگادارمان بکەنەوە کە بڵاوی بکەینەوانێت. زۆر سپاسانەکەین ئەلبەت هاوڕیانی بەشی فەنیش بەڕاستی ئەم یەک دوو ڕۆژە ئەرک و ماندووبوونی زۆریان کێشاوە زۆر سپاسیانەکەین حتمما ئەگەر ئامادە بوو ئەوش بڵاوەکەنەوە. کاک من یەک پیشنهادم هەیە بۆ ئەو بینێرانە یا ئازیزانی کە وێنە یا ڤیدیۆ دەنێرن ئەگەر دەکرێت ڤیدیۆکان کورت بێت بۆی کە بتوانن هەم بۆ خۆتان زووتر ئەرساڵیکەن و هێمەش لێرە زووتر دانلۆد بێت. ڤیدیۆکان کورت بێت و دەتوانن زیاتر ڤیدیۆ بگرن. ئەمە زۆر باشترە چون دیارە احتیمالی هەیە ئینتەرنێتیش بەرەو زعیفی بێرن ئەمڕۆ بە خاتری ئەم شتانە کورت بێ باشترە. هاوڕاکۆ لە سەر فەیسبووکیش پێیان شتە دێت خالیدی باغێری پێمە پامێکی نردووە ئەکسیۆنێک بەڕێوەشێ ئەوە ئەگەر ڕاگەیەنی مەمنونەوە ناتوە ناتوە خالیدی باغێری لای من دیارە کاخالی باغێری بە شێوەی کامنت لە فەیسبوک پامێکی داناوەڵێ بەڕێوەچوونی ئاکسیۆنێکی ئاعتراضی لە دژی کۆماری ئیسلامی و بۆ پشتیوانی لە مانگرتنی 28 خەرمانان لە شاری یوتوبەری لە وڵاتی سوێد بەڕێواچێ. ئەمڕۆ دووشەمە 9 سپتامبر سەعاتی 18 بە کاتی ئەوروپا شوێن مەیدانی برۆنز پارکن. لەرحاڵ ئەوەش بۆ دانیشتوانی شاری یوتوبەری و دەوروبەری لە وڵاتی سوێد کە هاوڕێیانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستێران تەشکیلاتی دەرەوەی حیزبی کۆمونیستێران لە شاری یوتوبەری هەڵدەچن بە ڕێخستنی ئاکسیۆنێک لە مەیدانی برۆنز پارکن سەعاتی 18 بۆ پشتیوانی لە مانگرتنی 28 خەرمانان و هەروەها بۆ دژایەتیکردن لەگەڵ سیاسەتەکانی کۆماری ئیسلامی. هاوڕێ ئەمیر پەیامان بۆ هاتووە ئەڵێ هاوڕانی بەشی تەکنیک ئەڵێن ڤیدۆیەکمان لە مەریوان و لە سەردەشتیش ئامادەیە. ئەگەر ئیجازە بدەن ئەم ڤیدۆ راپۆرتانە لە مەریوان و سەردەشت ببینین دێنەوە بۆ لاتان فەرموو.
بەڵێ بینەرانی ئازیز دەدانە ئەنجومەنی کوردستان پشتیوانی خۆیان لە مانگرتنی ئەمڕۆ ڕاگەیاندووە و من لە نێوی تەک بە تەکی ئەم ئەنجومانانە دەخێنمەوەیان. ئەنجومەنی فەرهەنگی ئەدەبی مەریوان، ئەنجومەنی فەرهەنگی ئەدەبی ڕووجیار، ناوەندی فەرهەنگی زانستی ڕۆنان، ئەنجومەنی سەوزی چیا، ناوەندی فەرهەنگی هونەری فەژین، ئەنجومەنی ژیانەوە، ئەنجومەنی سلامەتی ژین، یانۆ ژانۆ هەورامانی ینی خانەی زەنانی هەورامان، ئەنجومەنی وێنەگەرانی مەریوان، ئەنجومەنی پیشەی مامۆستایانی مەریوان و سەوڵاوە و شۆڕای ڕێکخراوە مەدەنیەکانی مەریوان. زۆر سپاس بۆ ئەم هەڵوەستە بۆیرانەی و ئازیزانەوە لە کۆتاییشدا ڕانگەاندووە کە دەبێ بە هەموو ئەم شەوسانەوە و هەموو ئەم ستەم و ئینانە دەبێت کۆتایی پێبێت. زۆر سپاسیان دەکەین، دەستیان خۆش بێت. کاک ئاکۆ پێمەوە پێم هاتووە. پامێکی زۆرمان بۆ هاتووە، ویدۆیەکمان بۆ هاتووە لە شاری بانەشەوە، ئەویشمان ناگەیان بەدەست هاوڕێیانم لە بەشی تەکنیک کە لە مەجای بەرنامەی ڕاستەخۆ بۆمان بڵاو بکەنەوە. پامێکی نووسراوەیمان بۆ هاتووە بە فارسی نووسێتی سپای پاسداران نە موجودیەتی قانونی دارد نه مشروعیت انقلابی. مردم مشروعیت کامل دارند در هر جای این موجودات حرامزاده را دیدن به شدیدترین شکل ممکن اقدام کنند. زنده باد کومەلێ، زنده باد حزب کۆمونیست ایران. بینەرێکمان لە شاری سنەوە ئەم پەیامی نردبوو. بینەرێکی تر هەر لە شاری سنەی خۆشەویست نووسێتی سەنەندەش کاملا میلیتاریزه است. برای همین فیلم و عکس گرفتن خیلی مشکل است. امیدوارم بازم بتونیم فیلم بفرستیم. هیوادارم بە ڕعایەتکردنی مەسایلی ئەمنیەتی و سڵامەتی خۆتان بتوانن گزارشێکی کامەڵ لە پێشوازیکردنی خەڵکی کوردستان لە مانگرتنە گشتیەمان بۆ بەڕێ بکەن. زۆر سپاسانەکەم لەم بینەرە خۆشەویستە لە شاری سنە کە بەردەوام و لە سەرەتای بەرنامەوە لەگەڵ بەرنامەکەمان بووە و راپۆرت و گزارشی بۆ ناردین و هیوادارم بتوانن کە وێنە و ویدۆ و هەر شتێکی تەسویری تریشان هەیە بۆمان بەڕێ بکەن. بینەرێکی ترمان لە دیواندەرە نووسێتی کە دیواندەرەش بە مانگرتنەکە پەیوەست بوو. زۆر ڕاستە ئێمە لەلایەن کاک بورهانی دیوارگەری خۆشەویستەوە لەو شارە و لەگەڵ لەلایەن یەک دوو هاوڕێتر لەناوخۆ لە شاری دیواندەرە بڕێک وێنە ویدۆمان بەدەست گەیشتووە، گەیاندومانە بەدەست هاوڕێیانی بەشی تەکنیک. هیوادارم بە زووترین کات ئامادەیکەن کە پێشکەش بە ئێوەی خۆشەویستی بکەین. چەندانە وێنەمان بۆ هاتووە لە خیابانی فردەوسی لە شاری سنە کە پەیوەست بوون بە مانگرتنەکەەوە. زۆر سپاسیانەکەین کە لەو فەزا ئەمنیەتیە بەڵێ وایە قسەی ئەو بەڕێزە کە پێشتر ئەو بینەرە خۆشەویستە کە پێشتر بۆی نردبووین کە شار میلیتاریزەیە لە وێنەکانە دیارە وێڕایەوەی کە دوکان و بازار یەکسەر داخراوە و خەڵک بەرەو پیری مانگرتنەکە چوون. تەنیا کەسانێک کە لە نێو بازارە حزوریان هەیە هێز ئەمنیەتیەکان و ئەوانەی سەر بە کۆماری ئیسلامین. خەڵک بەگشتی دوکان و بازاری داخستووە. بینەرێکمان لە فەیسبوک پرسیارێکی کردووە کە چۆن دەتوانین ئەکسەکان یا وێنەکان بنێرین. هەر ئەم ژمارەی کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکە هەیەەوە ئەم ژمارەیەش جارێکی تر دەخوێنمەوە بۆتان 2964 470 425 1970 دەتوانن ئەم ژمارەشی پێزیادکەن وێنە و ڤیددیۆکان بنێرن. کاک ئاکۆ ئەمەی ئەم بینەرەما کە پامی نار بوو ئەوەی کە لە سنە میلیتاریزەیە و هەر لە پێرەوە ئەوڵین کارێککە کردوانە ینی ژومیان بردو بۆ مۆبایلەکانیان. ئەمە چەند ڕۆژە زۆر کەس ئاوا تەماسی لەگەڵ دەچوین و کە ئەوڵی کارەکان فقط مۆبایلەکانیان بووە. بەڵام بەو حاڵەشەوە خەڵک زۆر بۆ ئێرانە تا ئێستا توانیوانە وێنە بنێرن، عکس بنێرن. حتمما باشتریش دەبێت لان
مەجال زۆر هەیە هاتووە عەکس توشتاش هاتووە بمان. هەل لە سەر یەکەم ڕۆژ لە شاری سنا کە خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان دەستی پێکرد بینەرێک لە شاری سنا پەیوەندی پێوەگرتین و وتی هەنێک ڤیدیۆ ئەو وێنەمان گرتووە بۆتانی بنێرین بەڵام یەکەم خەتی ئینتەرنێت کێشەی تایە و ناتوانین دووهەم بڕێکی زۆر لە خەڵک کاتی وێنەگرتن و ڤیدۆگرتن مۆبایلەکانیان لەلایەن هێزە ئەمنیەتەکان و لێ زەوت کراوە و هەر لە بەرچاو خۆیانەوە شکاندویانن و ڕۆشتون. بۆیە ئێمە بە دەرکردن لەو فەزا ئەمنیەتی کە ئێستا کۆماری ئیسلامی لە ترسنۆکی خۆی و لە ترسی داڕمان و لە ترسی یەکڕیزی خەڵک هەیەتی و لە دڵیایەتی و ئەم ترس و خۆفا بە سەرکوب و بە خەفەقان و بە دروستکردنی وەحشەت بەرامبەر بە خەڵک ئەی نوێنێ دەرکی ئەەکەین بەڵام هیوادارین کە بتوانن بەڕعایەتکردنی هەموو ئەو شتانە وێنە و راپۆرتەکانی خۆتانمان بۆ بنێرن. فەرموو. پامێک هاتووە لە مەهابەتەوە سڵاو و ماندوونەبوونی کردووە. زۆر سپاس. نووسیوەتی ئێستاکە سەعات 11 دوکانەکانی بازارچەی ئەسقەری مەغازەهای منتهی بە محمودکان مەغازەهای واقع دەرمەیدان شاهرداری مابەت پاساژی شافعی ئەمانە هەموو تعتیلن. نووسێتی شار دەرحالەتە تعتیل باشد فقط پیاده و ماشین شخصی در خیابان دیده می شود. سایر مغازه از میدان شهرداری به چهارراه میدان ارد، پاساژ بغدادی، پاساژ سردار، پاساژ روز، پاساژ شریف زاده تعطیل می باشد. از میدان ارد به طرف سرای سید نظام و به طرف ملاجامی کاملا تعطیل می باشد. فضای پرشور و شورانگیزیه. بۆ خۆشی لاخیدان نووسێتی هەر ئێستا خۆشم لەو شوێنە. زۆر سپاس بۆ ئەوەی کە ئەم راپۆرتەت پەیدانی و ئەگەر کراش وێنە بنێرە زۆر سپاس دەکەین. زۆر سپاس. بینەرێکمان هەیە لەسەر هێڵی تەلەفۆن. بینەری خۆشەویست سڵاوم کاتت باش. سڵاوتانەوێ ئەو کاتدا ماشاوڕیان ماندوو نەبن. سپاس بۆ خۆ. سپاس. دەستان خۆش بێ پیرۆزبایی یەکەم لە خەڵکی بە شەرەفی ڕۆژهەڵاتی کوردستان. ئەلعان منیش لە شاری بۆکانەوە دوو دانە وێنەم پێگەی وێنەکانم ئەو کاتێ ئێوەش باش عەزیزانم چۆنن باشن شکر سڵاوتان لێ بێ و پیرۆزبایی یەکەم لە خەڵکی بە شەرەفی شاری بۆکان و هەموو شارەکانی کوردستانی ڕۆژهەڵات. ئێستا منیش هاوڕێیان لە بۆکانەوە دوو وێنەم پێگەی وێنەکانیشم بۆ ناردن بۆکانیش پەیوەست بووە بۆ تەسابۆوە بە هیوای ئەوەم زۆر لەوە تونتر و زۆر لەوە باشتر خەڵکی بە شەرەفی بۆکان کە هەر وەکو پێشووش نیشانیان داوە و قارەمانەتیان کردووە ئەو لەو ڕۆکەدا ئەو قارەمانەتیە بنوێن و ئەو حرەکەتە کەین و ببین بە چەقلی چاوی جمهوری ئیسلامی. بە هیوای ئەو ڕۆژە من ئەوە نە هەیەجان زەدە و خۆشحاڵم بەڕاستی ناتوانم ئەوەی وا لە ناو دەروونمایە ئیدەما دەرەوە. فقط هەر ئەوەندە ئەتوانم بڵێم پیرۆزباییتان لێکەم داوا دەکەم لە خەڵکی بە شەرەفی بۆکان. من وەک ڕەحیم مەحموودی خەڵکی دیکان دەبا مەرگی وەک ڕۆڵەی خۆیان داوایان لێ ئەەکەم ئینتزارم هەیە کە ئەو ڕۆکە ئەو قارەمانێتیە نیشان بدرێ و نیشانی بدەین و ئاڵای بەرزی کۆمەڵا و ئاڵای بەرزی شۆڕشی گەلی کورد لە کوردستان دووبارە بەرزکەینەوە. هەر سەرکەوتوو بن هەمیشە سەرکەوتوو بن و کە سەرکەوتوو بن ئینشاءڵڵا. زۆر سپاس کاک حسێن گیان. سپاس بۆ پەیوەندیەکەت. سپاس بۆ هەواڵەکە بە شاری بۆکانەوە بڵێ هەر لە سەرەتایی دەستپێکردنی بەرنامە چەند ویدیۆ وێنەش بەدەستێمە گەیشت کە شاری بۆکان ئەمڕۆ بە مانگرتنە پەیوەست بوون. تەوەقعیش ئەوە بوو کە لە بۆکان کە
بۆ هەم بۆ هاوخەمی لەگەڵ بنەماڵەی ژینە هەم بەو سابقە مێژوویەوە کە لە شاری خەبات لە شاری دکتۆر جعفەر بە باقی هاوڕێیانی گیان بەخردووی ناوڕێزەکانی کۆمەڵ هەمان بوو تەوەقع هەرەوە بوو کە بەخۆشیەوە بەجیان هێنا و تا ئێستاش لە مانگرتن نایەوێ ڕای باقی شارەکانی تر. کۆمەڵەی ئەمروز ڕووبێ مردم ئێلام کند مردم هیچ توهمی به قانون نداشته باشید. قانون تنها ابزار حاکمیت برای به اسارت کشیدن مردم است. علیه هر آنچه قانون خوانده می شود به پا خیزید. آزادی انسان ها در قانون هیچ جایگاهی ندارد. پیش به سوی نابودی تمامی قوانین نظام سرمایه. زۆر سپاس بۆم بینەرە بۆ ئەو پەیامەی کە نردوێتی. بەڵێ کاکسێنیش دوو وێنەی لە شاری بۆکان بۆ نردوم. من ئەم دوو وێنەیە وە خۆی ئەگەێنم بەدەست هاوڕێیانی بەشی تکنیک کە بتوانێت جێبەجێیان کات. بڵاویکەنەوە. سڵاو بە پێی هەواڵێک کە پێم گەیشتووە شاری بانەش سەرانسەر لە مانگرتندایە و جوابی ئەرێنی دایەوە بە بانگەوازی هێزە سیاسیە کۆمەڵایەتیەکان. وێنە و ویدۆم پێگەیشت بۆتان هێنێرم. زۆر سپاس بۆ ئەم بینەرە خۆشەویستەش دەسەکانت خۆش بێت چاوەڕێی وێنە و ویدۆی ئێوەی بەڕێزیشم. بەڕێزێک لە شاری سنە نووسێتی بەداخەوە خیابانەکانی سنە پڕە لە مەئمورانی مسەلەح و لیباس شەخسی و ماشینی ئاو پاش مزورانیش خەڵکیان لە ژێر فشارا داناوە. ئێمە هەرچیمان کرد نەمانتوانی ویدۆڕێکی باش بگرین و بۆ ئێوەی بەڕێ بکەین. شار تەواوەن میلیتاریزەیە، ماشینە ئەو پاشەکان لە سەتحی شارە بڵاو بوونەتەوە و ئێمە ناتوانین تا ئێستا نەمانتوانیوە فیلمێکی باش ئامادە بکەین. کاکەمیر نەخێر فێرن لێرەش پێیان بێک نهاتووە پێم نەهاتووە. زۆر چاکە. من ڤیدۆمان ئامادە نییە بە بڵاوکردنەوە. بەڵێ ویدۆمان لە شاری شنۆ و بانە ئامادەیە. ئەگە هاوڕێیانی بەشی تکنیک ئامادە بن ویدۆی شاری سنە و بانەمان بۆ بڵاو بکەنەوە مەمنوون نەبین.
ڕووکەس و سەرگەردانی دەستم وێ ئەشکی گریەنیم ڕووکەس و سەرگەردانی دەستم وێ ئەشکی گریەنیم هەرچەند بە ئازار دەدیوە سەر بدێ و بووم نەبەسیوم سەر بدێ و بووم نەبەسیوە سەرگەردانی دەستم وێ ئەشکی گریەنیم ڕووکەس و سەرگەردانی دەستم وێ ئەشکی گریەنیم هەرچەند بە ئازار دەدیوە سەر بدێ و بووم نەبەسیوم سەر بدێ و بووم نەبەسیوە بەڵێ بینەرانی خۆشەویست ئەوەی کە بینیتان کلیپێک بوو لە شاری شنۆ و بانا کە بە پێشوازی مانگرتنی گشتی 28 خەرمانان چوون لە شاری بانە پەیاماتوە بێجگە لە چەند دوکان نەبێت باقی شوێنە گشتیەکان و دوکان و بازاڕەکان داخراون. زۆر سپاسیانەکەین بۆ ئەوانەی کە بەو فەزا ئەمنیەتیە کە ئێستا باسمان لێکرد و لە شاری سنە بە تایبەت گزارشەکەیمان بۆ هات هێشتا هەر گزارش و راپۆرت و وێنە و فیلممان بۆ نێرن. ئێمە لێرە میوانێکی خۆشەویست هاوڕێی حەسەنی ڕەحمانپەنا ئەندامی کومیتە ناودی کۆمەڵەمان لەگەڵا. کاک حەسەن بەخێر بێت، زۆر سپاس بۆ هاتن و قبوڵی زەحمەتکردنت لەم بەرنامە. زۆر سپاس بۆ ئێوە واوکارنتن. ئاگاداری راپۆرتەکان هەیت تا هەندێکی گەیشتوە بەدەستێمە. دوایین زانیاری خۆت جەنابەت لەم بارەوە چییە؟ سەرەتا پێم خۆشە سڵاو و درودی گەرم و بێپایان بنێرم بۆ خەڵکی خەباتکار و خۆڕاگری کوردستان، بۆ خەڵکێک کە لە ماوەی ئەم 43 ساڵەدا هەرگیز سەریان بۆ جمهوری ئیسلامی دانەنەوان، بۆ خەڵکێک کە بەڕاستی و بە دروست وتراوە کە کوردستان سەنگەری ئینقلابی ئێرانە. وهروەها سڵاو بنێرم بۆ ئەو ئازیزانەی کە لە پێناوی ئازادی و سەربەستیدا گیانیان لەدەستدا. ئاخرین خۆشەویستمان ژینایە کە ئەم مانگرتنە بە یادی ژینا و بە یادی ژیناکان، بە یادی ئەو هەموو ژنەتێ کۆشەر و خەباتکارانەی کە لە مەیدان و سەنگەرە جۆرا و جۆرەکانی خەباتی کوردستانە گیانیان بەخت کردووە. ئەمڕۆ کوردستان جارێکی کە شانۆیەکی لە خۆڕاگری، شانۆیەکی لە سەربەرزی، شانۆیەکی لە مقاومەت نیشاندا. جارێکی کە کوردستان نیشانیدا کە جمهوری ئیسلامی بێگانەیەتیدا. جارێکی کە خەڵکی کوردستان نیشانیاندا کە بەو مانگرتنیان شایستەی ئازادین، شایستەی بەرابەرین، شایستەی مافە زەوتکراوەکانیان لەلایەن دەسەڵاتی کۆماری ئیسلامیەوە. دوایین زانیاریەکان ئەوەیە کە لە هەموو شارەکانی کوردستانە مانگرتن دەستی پێکردووە، لە تەعدادی شارەکانە لە سەقز، لە بانە، لە بۆکان، لە مەهاباد، لە سنە، لە شنۆ، لە ئەو شارانە مانگرتنەکە مانگرتنێکی سەرکەوتوانەیە، بێجگەل لە نانەواخانەکان و بێجگەل لە تەکوتوک دووکانگەلێکیش کە هەیە باقی شار لە مانگرتندایە. و لە شوێنەکانی دیکەیشە ئەو مانگرتنە لە بەشەکانی تریشە لە حاڵی دەستپێکردندایە و دەستی پێکردووە. فەزای شارەکان لەلایەن جمهوری ئیسلامی و گەشت لێدەن، تۆڕە ئینتەرنێتیەکانیان قەتع کردووە بۆ ئەوەی کە دەنگی ئەو مانگرتنە نەگا بە دەرەوە، خەڵک ئاگادار نەبێت کە کوردستان ئەو ڕۆکە یەکپارچە و متحد و یەکدەنگ لە بەرابەر جمهوری ئیسلامیدا ڕاوەستاوە. جمهوری ئیسلامی ئەوەی زۆر زۆر پێ ناخۆشە و ئەو مانگرتنە لە واقعدا ئەو شکڵە لە خەبات کە بۆ بەرز نرخاندنی خەباتەکانی دیکە و بۆ ئیدامەی خەباتی دیکە و بۆ دروستکردنی ڕیزێکی هاو یەکگرتوو لە خەڵکی کوردستانە تا ئێستا سەرکەوتوو بووە.
و خبرەکان ئەو فیلم و عکس و ئەوانەی کە دێ هەمووی نیشانی دەدات کە ئەو مانگرتنە ئەو تاکتیکێکی دروست بوو، تاکتیکێکی بە موقع بوو لەلایەن هێزە سیاسیەکانی کوردستانەوە ڕەچاو کرا و بە دروست وە پێشەوە و من پێم وابێت تا ئێستا سەرکەوتوو بووە. پەیامت بۆ خەڵکی کوردستان لە ئێستاە چییە؟ پەیامی کۆمەڵە ئەوەیە کە داوا لە هەموو خەڵکی کوردستان دەکەین ئەو شارانەی کە بە مانگرتن پەیوەستە بوون بە مانگرتن پەیوەست بن، ئەو شوێنانەی کە مانگرتن ئیدامەی هەیە ئیدامەی بدەن، فشاروی زەخت و زۆری جەمهوری ئیسلامی تەسلیمی ئەوە نەبن، فشاریان هێناوە دەبێت دوکانەکانتان بکەنەوە، هەڕەشە لە خەڵک دەکەن دەبێت دوکانەکانتان بکەنەوە، دەبێت جوابیان نەدەینەوە. ئەوە من دڵنیام لەوەی کە ئەو مانگرتنەی ئەمڕۆکە دەچێتە ناو تاریخێکی پڕ لە شکۆ، دەچێتە ناو تاریخێکی پڕ لە سەربەرزی بۆ خەڵکی کوردستان، بۆ ژنانی ئازادی خواز، بۆ ژنانی بەرابەری تەڵەب، بۆ پیاوانی بەرابەری تەڵەب و داواکەم کە لە هەموو شارەکانی دیکەی کوردستانیش لەو شوێنانی کە بە مانگرتن پەیوەست نەبوون بە مانگرتن پەیوەست بن. بانگەوازمان ئەوەیە کە دەنگی ئەم یەکگرتوویە باقی شوێنەکانی تری ئێران و جیهان بگەێنن، با کاناڵەکانی دیکەی فارسی زمانیش، کاناڵەکانی دیکەی کوردی زمانیش لە هەر جێگایەک بە هەر زمانێکی دیکە هەموو تێکۆشەرانی سیاسی لە دەرەوەی وڵات لە ناوخۆی وڵات خەڵکی ئازادی خواست با بێنە سەرخەت ئەو دەنگە ئەو دەنگی ناڕەزایەتیە بەگوێ دنیا بگەێنن، بەگوێ نەتەوە یەکگرتووەکانی بگەێنن کە ڕئیسی جەلات دەچێت بۆ ئەوێ بۆ بەشداری لە دانیشتنی ساڵانەی سازمانی ملەلی متحدا پێی بڵێن تۆ لە وڵاتێکی ئاوا ئاگر و ئاسن خەریکی 10 ملیۆن خەڵک ئەبۆ شێوەیە سەرکوت دەکەی و بیکەنە دەرەوە. ئەوە پەیامان ئەوەیە، پەیامان بۆ تێکۆشەرانی سیاسی لە دەرەوەی وڵات ئەوەیە کە هەرچی زۆرتر هەموو کەسێک ئەمڕۆکە ببێ بە کاناڵێکی تەلەڤیزیۆن، هەموو کەسێک بێ بە کاناڵێکی دەنگ و بازڕاگەیاندن، هەمومان ئەرکی سەرشانمانە ئەمە بکەین و ئەم ئەزمونە جارێکی کە نیشانیدا لە پەنای 4 ئەزمون 3 ئەزمموی دیکە لە مانگرتن لە 84 89 97 ئەوە مانگرتنی 1401 چووە ناو مێژووی سربەستانی خەڵکی کوردستان. بۆیە خەڵکی کوردستان دەبێت شانازی پێوە بکەن و ئێمە شانازی دەکەین کە ڕۆڵی ئەو خەڵکەین حزبێکی تێکۆشەر و خەباتکارینا ئەو مبارزە و خەباتین و دڵنیام لەوەی کە ئەوە بە قازانجی دوا ڕۆژمانە، بە خازانجی یەکگرتوویمانە، بە خازانجی مقاومەتێکی سەربەرزانەیە کە لە بەرابەر جەمهوری ئیسلامیدا شکلی گرتووە و من دڵنیام لەوەی کە بە ئەشکالی دیکەیش ئەم خەبات و مبارزەیەمان ئیدامەی دەبێت. زۆر سپاس کاکەسەن بە دڵنیاییەوە لە بەشەکانی تری بەرنامەی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەمڕۆ کە تەرخان کراوە بۆ پێشوازی لە 26 خەرمانان حتمەن مزاحمت دەبینەوە بانکێش دەکەینەوە. ئەگەر خۆت قسەیەکت ماوە لە خزمەتانیان ئەگەرنا ئەبێ ئامادەبی لەم چ ڕۆژە ئەرک و زەحمەتە زۆر کێشاوە بە حتمەن بۆ بەرنامەی بۆ کاتی ترێژ بانکێش دەکەین. زۆر سپاس بۆ ئێوە و هیوادارم هەر سەرکەوتوو بن و هەمومانەوە بتوانین خزمەت بکەین بۆ خەڵکی کە شایستەی خزمەت. دەستان خۆش بێت. زۆر سپاس بۆ بەرنامە. کلیپێک ببینن و دێنەوە بۆلاتان.
زەمی چەوساکەن هەموو ناڵی داماوەکان ژیانی زەمی چەوساکەن هەموو ناڵی داماوەکان سەرچاوەی هۆش و وەستمە خواست و هیوای مەبەستمە خواست و هیوای مەبەستمە ئامادەم بۆنی مەنگی مەینەتڕادام بە درێژی ژین من ئامادەم بۆنی مەنگی مەینەتڕادام منە ئەمەوێ بەبەبایە بۆ شەویستی مرۆڤ بەرم بۆ گستوچی ئەم دنیایە بەڵێ بینەرانی خۆشەویست چەندین ڤیدۆ و پەیامان لە شاری بانەوە بەدەستگەیشتووە کە من ئەو ڤیدۆیە ئەو وێنانە ئەنێرم بۆ هاوڕێیانم لە بەشی تەکنیک هەرچەند زۆریش ئەبێت بۆیان و داوای لێبوردنەکەینم بەعزە جارێک مەجبورین شتەکان بە تکراری بڵاوکەینەوانێ ڤیدۆەکان زۆرن تا هاوڕێیانمان لە بەشی تکنیک چاوی لەکەن و تۆزێک لە بواری ئەمنی و ئەوانەوە هەڵیە سنگێنن کە کێشە بۆ بە ڕێدانە دروست نەبێت کە ڤیدۆمان بۆ نێرن یا وێنە و راپۆرتمان بۆ نێرن کات ئەبات تۆزە هاوڕێی بەشی تکنیک ئەوەی کە ناردم بەشی شاری بانە بوو سەنەندەج خیابانێ فردەوسی زنده باد کومەلەوە حزب کۆمونیستی ایران با سلام و دروتای انقلابی خدمت کاک حسن و شما رفقای عزیز مزدوران جهل و سرمایه با موتور سوار مشغول فیلمبرداری مغازه ها هستند اما مزدوران هیچ غلطی نمیتوانند بکنند بینەرێکمان لە شاری سنەوە وەناردون. سلام رفقا، این روز را به تمامی مردم کردستان تبریک میگویم. امیدوارم موفق باشند. این را لازم میدانم که بگویم این روز دفاع از هیچ حزب و حزب سیاسی نیست، دفاع از فرزندان خودمان است. امروز این دو تا خانم را کشتن، فردا بچه های خودمان را میکشند. بینەرێکمان لە ژاوەرۆ دینوسیوە ژاوەڕوت زۆر سپاس بۆم بینەرە خۆشەویستە لە ژاوەرۆ نووسێتی هەر بینەرێکی ترمان دووبارە لە ژاوەرۆ نووسێتی کە خەڵکی خۆشەویستی ژاوەرۆ و دەوروبەری ئاوایەکانی دەوروبەریش بە شێوەی جۆرا و جۆر بە مانگرتنە گشتیە پەیوەست بوون. ئێمە خۆمان بە هاوسۆز و هاوخەمی بنەماڵەی کاک ئەمجەد و دادە موژگان نەزانین. ژینا کچی ژاوەرۆ بوو، ژینا کچی تەنیا سەقز نەبوو، ژینا کچی هەموو ڕۆژهەڵاتی کوردستان بوو. ئێمە ئەم جینایەتەی کۆماری ئیسلامی محکومەکەین و دژ بە کۆماری ئیسلامی سەفمان یەکگرتوانەتر لە جارانەکەین. زۆر سپاس بۆ ئەم بینەرەمان لە ژاوەرۆ. ئەگەر هاوڕێیانی بەشی تکنیکمان ئامادە بێت پێم وابێت هاوڕێ ئەمیر و توێژێکی هەبێت. بەڵێ
هاوڕێیان ئەگەر پێمان بگەین پێما بێ هاوڕێ جەماڵ بزۆرپور ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە لەسەر خەت بێت. زۆر باشە، حتمما پەیوەندی پێوە دەگرینەوە دیار بوو دیارە کێشەیەکی تکنیکی هەیە، حتمما پەیوەندی پێوە دەگرینەوە لەگەڵ هاوڕێ جەماڵ. پامی دیکە هاتووە کاگاکۆ؟ بەڵێ ویدۆیەکمان لە شاری مەهاباتەوە بۆ هاتووە بەڕێزێک نووسێتی بۆ بە دەنگی خۆی ورنادوێتی کە ئەمە بۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵەیە. زۆر سپاس بۆ ئەم بینەرەمان لە شاری مەهابات ویدۆی بۆ نردوین و خەڵک پێشوازی گەرم و گوڕی لە مانگرتنەکە کردووە. هیونتا کاک جەمال ئامادە ئەبێت ئیجازە بدەن من چەند پامێک تریش هەر بخوێنمەوە کە بەم بۆنەوە هیچ پامێک بۆ لای تۆ ناتوە لە فەیسبوک؟ پامەکان فقط دروشمی سەرکەوتنە، ینی پامێکی وا ناتوە کە بخوێنینەوە. سپاس بۆ هەمویان، ناتوانین هەموو دروشمی سەرکەوتنانە دانە بەدانە بخوێنینەوە. زۆر سپاس بۆ هەموو ئازانی کە لەسەر تۆڕی فەیسبوکیشدا. بۆڵێ پامێکمان بۆ هاتووە نووسێتی کاک ئاکۆ ماندوو نەبن و کاک ئەمیر هەروە دەستخۆشیتان لێ یەکەین لە بەرنامەکەتان. وتم بە ئاگاداریتان بگەێنم ئەمڕۆ لە زۆربەی پایتەختەکانی شارەکانی پایتەختەکان و شارەکانی وڵاتە ئەوروپاییەکان ئاکسیۆنی پشتیوانی لە مانگرتن بەڕێواچێت و دوێنێ لە کانەدا بەڕێوە چوو. پێویستە ئاماژە بکەم کە هاوڕێیانی ئێمە و زۆر لە هەڵسوڕاوانی سیاسی لە کاتی حضوری ڕئیسی لە کۆبوونەوەی نەتەوە یەکگرتوەکان کۆ دەبنەوە بۆ اعتراز بە بەشداری ئەو لەم کۆبوونەوە و هەروەها اعتراز بە کۆماری ئیسلامی. زۆر سپاس بۆ کاکمەحی خۆشەویستم پەیامی نردووە کە قەرار وایە هەم هاوڕێیانی ئێمە و هەم زۆربەی لایەنە سیاسیەکان لە بەردەم بارەگای نەتەوە یەکگرتوەکان کۆ ببنەوە بە حضوری ڕئیسی لەو کۆبوونەوەدا اعتراز وەڕێ بخەن. مردم آزادیخواه، نیروهای امنیتی و مزدوران محلی وابسته به دولت ایران نباید احساس امنیت کنند. هیچ جای امنی برای آنها نگذاریم. بینەرێکی خۆشەویستمان لە شاری سنە ئەم پەیامی نردووە. بینەرێکی ترمان لە شاری بانە پەیامی نردووە نووسێتی کە تاکوتۆک چەندانە قەسابی و چەندانە نانەوەخانە نەبێت زۆربەی دوکانەکان داخراون. ئێمە سەردانی تعدادێک لەو دوکانانەمان کرد کە قەراروا بوو کە کرا کردبوویانەوە بە پێشنیاری ڕەفیقانە و دۆستانەمان پێکردن و تەوزیحماندا کە بەم مانگرتنە پەیوەست بن. دیارە تعدادێکیان بەهۆی تەمەنەوە نەیان بیستە بوو کە ئەمڕۆ مانگرتنە و کاتێک دوکان و بازاڕیان کردبووە و ئەو شاریان وەک چۆڵەوانی بینی بوو تەنانەت بە گاڵتەوە دانێکیان وتبووی ئەمڕۆ جێژنە چییە چ خەبەرە وا کەس دوکان و بازاڕی نەکردوەتەوانێ و ئێمە تەوزیحمان بۆدان کە نەخەی جێژن نییە و شتێکی ئاوایە و بۆ ئەمرێکی ئاوا گرنگە. دوکانەکەی دەڕابەکەی دادایەوە و وتی منیش هیچ جیاوازیەکەم لەگەڵ ئێوە نییە. زۆر سپاس بۆ بینەرەی کە ئەو پەیامەی وەک خۆی بۆ نادەین. هاوڕانی بەشی تکنیک ئامادەن کاک جەمال لەسەر هێڵە؟ بڵێ هاوڕیان ئەگەر کاک جەمال لەسەر هێڵە پێمان بڵێن. هاوڕێ جەمال ئەگەر ئەزانن بە شێوەی تەسویر ئامادە نابێت ئەتوانین لە ڕێگای دەنگەوە وەستیکەین. بەڵێ وا دیارە دووبارە نەمانتوانێتەوە پەیوەندیەکە بگرینەوە. هاوڕە کۆن بەشی فارسی کێ دەوە مەجال دەبێت کە لەگەڵ هاوڕێ جەمال پێشەوەیکی بەشی فارسی دەست پێ بکات قسەی لێ بکەین. بەڵێ باگەداری بینەرانی خۆشەویست بگەێنین کە دوو هاوڕێ و هاوکاری خۆشەویستمان دێن و هەر هەمان شێوە بەرنامە و راپۆرت و گزارشی
ئەمڕۆی مانگرتنی سەراسەری بۆ ئێوەی ئازیز پێشکەش دەکەن بە زمانی فارسی تا ئەو کات کە من هەوڵەدەم کاک جەمال لە ڕێگای دەنگەوە وەسڵکەم ئەگەر ئیمکانی بێت. کاک جەمالم کاتت باش، سڵاو و ڕێز. دیارە لە ڕێگای تەسویرەوە نەمانتوانی لە خزمەتتا بین، ئەگەر ئیمکانی بێت لە ڕێگای دەنگەوە ڕاستەخۆ ئێستا دەنگت بڵاو بێتەوە گوێ لە لەمانە. بەڵێ گوێم لێتە کاک ئاکۆ زۆر بەداخەوە وەڵا ڕاستەکەی زۆر هۆڵمدا لە ترێکی جۆر بەجۆر و لەگەڵ هاوڕێیانی تر، بەڵام وا دیارە من عیلەتین هەر شارەزایی من بەسڵ نەبووم داوای لە ببردنەکەم. عایشەکەم کاک ئەمیر چەند پرسیاری هەیە لە خزمەتتانە و بەڵێ هاوڕێ جەماڵ ئەم کاتت باش، سڵاو لەبێت بەخێر بێت بۆ بەرنامەی ڕاستەخۆ. ممنونم، تشکرەکەم کاک ئەمیرگیان، ئەوە بەنامە ڕاستەخۆتان هەیە لەگەڵ کاک ئاکۆ، دەستان خۆش بێ. ئیجازە بدە لێرەوە سڵاو بنێرمە خزمەتی هەموو عەزیزانی بینەر و بیسەر و هەروەها بەیانی باشێکی پڕ بەدڵ بڵم بە هەموو کوردستان، هەموو شارەکانی کوردستان و هەموو خەڵکی کوردستان کە زۆر قارەمانانە هاتنە بەدەم ئەو بانگەوازەوە ئێستا بەپێ ئەو خەبەرانە سەرەتاییانە کە بڵاو بوونەتەوە. دیارە خەبەری زۆرتر لە لای ئێوەیە کا ئەمیر، بەڵام منی شەروە چاوێکم گێڕا بەعزە خەبەرێکم بیست بە سەرەتاییەکان نیشانەدا شارەکانی کوردستان یەک بە دوای یەکدا چوونەتە ڕێزی مقاومەت و خۆراگری دژی کۆماری ئیسلامی بۆ گەیانی ئەو پەیامە قای و محکەمە لەلایەن هەموو خەڵکی کوردستانەوە و بگرە هەموو خەڵکی ئێرانەوە کە کۆماری ئیسلامی ئیتر کاری تەواو و عمری تەواوە. هیوادارم ئەمە ببێت بەدەستپێکێکی باش بۆ کاری زۆرترمان و دەستکەوتی زۆرترمان. بەڵێ هاوڕێ جەماڵ بخۆشانی شارەتان پێکرد، زۆربەی شارەکان بەدەم ئەم مانگرتنەوە هاتوون. هەروەک خۆشتان ئاگادارن زۆربەی شارەکان میلیتاریزە کراوە، یعنی بەو جۆرە کە خەڵک کە بتوانن وێنە یا ڤیدیۆ بنێرن فعلەن زۆر نیانتوانیوە. بە بڕوای ئێوە ئەم پێشوازیە تا ئێستا چۆن چۆتە پێش؟ بەڵێ ئەم دیار بوو، بەڕاستی دیار بوو ئەو ڕق و بێزاریەی خەڵکی کوردستان کەم ئەو چەند ڕۆژەدا بە دوای جانبەخکردنی ئەو عەزیزەمان ژینای عەزیز لە سەراسەری کوردستانی داگرتە بوو. ڕق و بێزاری و تووڕەیی خەڵک دەبوو ئاکامەکەی بگابەوەی کە لە حرەکەتێکی ئاوا دەستەجەڵی و لە حرەکەتێکی ئاوا بە هاوپشتی و هاوخەباتی یەکتر جارێکی تر نایکی محکەم بە سیاسەتەکانی کۆماری ئیسلامی، بە دەستدرێژەکانی کۆماری ئیسلامی و بە جینایەتەکانی کۆماری ئیسلامی بن. ئێستاوە سەرەتا دیارە جمهوری ئیسلامیش تێدەکۆشێت بە هەموو شێوەیەک بەم حرەکەتە بگرێت، تەلاش دەکات مانعی بێت میلیتاریزەکردنی شارەکان و هەڕەشەکردن لە خەڵک نمونەیەکی ئەوەیە و ئەوە پێمان دەڵ. بەڵام بە هەمووی ئەوانەوە نیشانی داوە ئەم چەند ڕۆژەی دوایی و پێشتریش تەنانەت و ئەم حرەکەتەی ئەم بەیانیش کە دەستی پێ کردووە نیشانی داوەکە ئەو ڕفتارانە ئەو کردارانەی کۆماری ئیسلامی لەوە دوو تیشتریش نەیتوانیوە مانعی اعتراض و ناڕزایەتی خەڵک و دەربڕینی هەستیان بێ بە نسبەتی وەی کە کۆماری ئیسلامی نامۆیە لەگەڵ مافە سەرەتاییەکانی خەڵکی زەحمەتکێش لە کوردستان و لە سەراسەری ئێرە. بۆیە بە بڕوای من ڕاستە مانع دروست دەکات، ڕاستە شاری میلیتاریزە کردووە، ڕاستە بە هەر شێوەیەک دەوێت زەربەی خۆی لەو مقاومەتە لەو خۆڕاگریە لە هاوپشتی بدات، بەڵام بە بڕوای من تێدا موافق نابێت. بەڵێ هاوڕێ جەماڵ کاتی بەرنامەکەشمان زۆر نییە، بەڵام پێم خۆشە لە کۆتاییدا ئەگە پامی ئێوەش ببیستین ئەگەر دەشکرێت دوای ئەم مانگرتنە شارێکیش بۆ بکەی بزانین ئەرکی جەماوە دەبێت چی بێ دوایی؟ ڕاستە مانگرتنە یەک ڕۆی بژا بە کۆداری بەڕێوە دەچێت بە هاوپشتی و هاوخەباتی هەموو خەڵکی کوردستان بەڕێوە دەچێت.
تەجروبەیەکی تر بە تەجروبەکانمان زیاد دەبێت دەرسی لێ وەردەگرین بەڵام یەک ڕۆژە و تەواو دەبێت مهم دوا ڕۆژەکەیەکی مهم استفادە لەم تەجروبە مهم استفادە لەم ئەزمونە و خستە سەری ئەزمونەکانی ترمان بۆ درێژەی خەبات و بۆ درێژەی بربەرەکانیکردن لەگەڵ دەسەڵاتی ڕەشی کۆماری ئیسلامیە ئەمە قسەی ڕۆژەکانی داهاتوومانە بە بڕوای من ئەم حرەکەتە ئیمڕۆ کە لە کوردستانە دەستی پێ کردووە ڕێگەمان بۆ دەکاتەوە هاوپشتی و جارێکی تر بە بیرمان دێنێتەوە کە هاوپشتی و هاوخەباتی خەڵکی کوردستان چەندە دەتوانێت ڕێگا بکاتەوە بۆ حرەکەتەکانی داهاتوو دیارە بەمە نابێ بێستین و ئەمەش تەواوی کار نییە و ئەمەش ئاخری کار نییە کارەکان ئیتفاقاً بە دوای ئاتیسابەوە بە دوای مانگرتنەوە دەست پێ دەکات کە بە ئیستیفادەکردن لەو ئەزمونە ئێمە بتوانین ڕێگای داهاتوو و ڕێگای ئیدامەدانی ئەم مبارزە و خەباتە بۆ تۆڵەسەندنەوەی خوێنی ژینا و هەموو ژیناکانی کوردستان دیسان ئامادە بین و خۆمان بۆ ئەوە ئامادە دەکەین بێگومان پەیامی منیش بۆ خەڵکی کوردستان هەر درێژەی ئەو خەباتەیە ئیستفادە لەم ئەزمونەیە بۆ درێژەدان بۆ خەباتە بۆ درێژەدان بۆ هاوپشتیە کە حاصلی ئەم فعالیەتەی ئیمڕۆیە حاصلی ئەم مانگرتنی ئیمڕۆیە بتوانێت ئیدامە پەیدا بکات تا ئەوەی کە گشت دەستکەوتەکانمان گشت ئاواتەکانمان بەدیدێت شان بە شانی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی ئێران بتوانین جمهوری ئیسلامی و کۆماری ئیسلامی بنێرینە زبڵدانی مێژوو بەڵێ کاگاکو ئێوە پرسیارێک شتێکتان نیە لە زۆر سپاس کاک جەمال منیش پرسیارێکم نییە بەڵام لەوانەیە بەرنامەکەمان درێژەی ئەبێت و ئەمڕۆ هەوڵەدەین ڕۆماڵی هەموو ئەو گزارش و راپۆرتانە بکەین کە لە ئێران و لە کوردستانەوە بەدەستمانەگات لەوانەیە لە کاتی تر و لە مەجای ترە دوارە پەیوەندیت پێوە بگرین و مزاحمی وەختت ببین ئەگەر کاتت هەبوو حتمما بتێنینەوە سەر هێڵ و دووارە قسە بکەینەوە پێکەوە زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ کاک ئەمین زۆر ماندوو نەبن هەموو هاوکارانتان لێرەوە جارێکی تر منیش سپاسی ئەوە دەکەم و لە خزمەتتاندام و قسەی ئاخرم بەوە تەواو دەکەم بژێ خەڵکی شۆڕژێری کوردستان بژی هاوپشتی و هاوخەباتی خەڵکی کوردستان بژی سیاسەتەکانی کۆماری ئیسلامی بژین ئێوەش زۆر سپاس کاک جەمال سەرچاو بەڵێ وتوێژێک بووی کاک ئەمیر لەگەڵ هاوڕێ جەمالی بزرگپور ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە بینەرێکمان لە شاری سەقەز پامێکی بۆ نردوین گوایە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە پێشتر هەواڵێک بڵاو کراوەتەوە کە یەکێک لە بریندارەکانی ڕۆژی یەکەمی مەراسمی ئەسپەردەکردنی ژینە بە ناوی کیان درەخشان گیانی لەدەستاوە دیارە ئەم هەواڵە بە هەڵە بە ئێمە گەیشت بوو و ئێمەش بڵاومان کردوەتەوە گوایە لە بەشی هەواڵ و ڕاگەیاندنەکانی خۆمانە ئەم بینەرە خۆشەویستە نووسێتی هەم کیانی درەخشان و محەممەدی پارسا لە یەکێک لە بیمارستانەکانی شاری تەورێز عمل کراون و وەزعی جسمیان ئێستا باشە ئێمەش زۆر زۆر خۆشحاڵین لەوەی کە هەردوو بریندارەکە ئێستا ساغ و سڵامەتن و لە بیمارستانی تەورێزن و هیوادارین برینەکانیان هەرچی زووتر ساڕێژ بێت و بگەڕێنەوە بۆ ئامێزی بنەماڵەی خۆشەویستیان بەم هەواڵە ئێمەش خۆشحاڵ بووین هەرچەند پێشتر ئێمە ئاگادار کران کە ئەم هەواڵە ناڕاستە و بە شێوەیەک ڕامانگەیان و هەڵەکەمان دووبارە کردەوە بەڵام جارێکی تر لە ڕێگای ئەم بەرنامە ڕاستەوخۆیە بڵین کە هیوادارین کاکیانی درەخشانی خۆشەویست و کاک محەممەدی پارسا هەرچی زووتر برینەکانیان ساڕێژ بێت چەند پەیام و شتی تریشمان بۆ هاتبوو راپۆرت ئێستا پەیوەندیم هاوڕێیان مادوونە بن ئێستا پەیوەندیمەواتە گوتومە هەبات بەگشتی لە مانگرتندایە سەرکەوتوو بێت خەباتی یەکگرتوانەی خەڵکی ئازادی خوازی کوردستان کاک ڕەسوڵی عەزیزانی خۆشەویست پەیوەندی پێوە گرتبووین هاوکات بوو لەگەڵ پەیوەندیکردنەکەی
کاک جەمال و ئەم پەیامەش کاک ڕەسوڵ هاتبووی ئەگەر کاک ڕەسوڵ گوێ لە دەنگمان بێت و پێی خۆش بێتە سەر هێڵی تەلەفۆن لە خزمەتان ئەتوانێت بێت و پەیوەندیمان پێ بکات ئەگەر زانیاری ورتری هەیە و پێخۆشە بەدەنگ پێمان بڵێ. بێنابێ گزارشای شەهرێ سەنەندەج کاک ڕەسوڵ هاتە سەرخەت. کاک ڕەسوڵ گیانم کاتت باش سڵاو و ڕێز دەنگت بڵاو بێتەوە فەرموو. ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکەشت کەم کەی مەمنونە بم هەڕاستەخۆ لە تەلەفۆنەکەەوە جوابم بیتەوە. زۆر سپاس هاوڕێیاکۆ و هاوڕێیامی ماندوونە بن هیوادارم سەرکەوتوو بن. دیارە هاوڕێیان هاوڕێ حەسەن و هەموو هاوڕێیان دیکە پێیام و خەبەرەکانیان گەیان بەڵام ئەوەی کە هەیە من بۆ خۆم ڕاستەوخۆ تەماسم کرد دیارە مانگرتن واقعام بە شێوەیەکی تەواو گشتی یانی مەهابات لە مانگرتندا لە حسابی عمومیدایە و جالەوە فەزایەکی کاملەن ئەمنیەتێ ینی بۆ وەرگرتنی راپۆرت یا گزارشێکی کورد مەجبور بووم چەندین جار تەلەفۆن یا خەتی ئینترنێتەکان بە تەواوی قەت ئەنیا زۆر بە زەحمەت دەست دەکەوێت کە بتوانین راپۆرتێکی دوور و درێژ وە جامع وەرگری بەڵام ئەوەی کە هەیە لەگەڵ چەندین کەس تەماسم کرد لە هاوڕێیان و دۆستانی خۆم و هەروەها کەسانی تر ئەوەی لە هەموو مەنتەقەکانی مەهاباد بەگشتی مانگرتنێکی یەکجار یەکگرتوانە و سەرکەوتو چۆتە پێشێ و تەنیا شتێکی زیاتر نێدەوەی کە هەرەوەی کە بڵم هەر بژی خەباتی یەکگرتوانی خەڵکی شۆڕشێری کوردستان وەجارێکی دیکە دووپاتیان کردەوە کە ڕۆڵەکانی ئێمە کە هەمیشە لە سینگ و لە ناوچاوان یا بە پەتیدار گیانیان لەدەست دەدەن و پڵەکانمان پەرپەر دەبێت خوێنیان هەروە بە فیرۆ ناڕوا و خەڵک یەکگرتوانە نیشانی دەدەن کە کۆماری ئیسلامی ناتوانێت درێژە بە جنایەتەکانی خۆی بدات سەرکەوتوو. زۆر سپاس کاک ڕەسوڵ. جنابیشتیان هەروە سەرکەوتوو بن. بینەری خۆشەویستم کاتت باش. سڵاو سەرچاو. باوانەکەی من ئێستا لە بۆکانەوە خەبەری تازەم پێگەیی بیستم کە خەبەرەکەتان پێ بڵێەوە ئایا دەتوانم قسە بکەم؟ فەرموو دەنگت بڵاوە بێتەوە کاکسین. کاگا خۆیان سڵاو دەبێ ئەو کاتت باش من ڕەحیمم کاک ڕەحیم جاری پێشوشدا تەماسم کرد لەگەڵتانە بە قسەیتان کردەوە من ڕەحیم و خەڵکی تیکاتەبەم و پێشمەرگەی قەدیمی کۆمەڵە. کاک ڕەحیم هەڵەکە لە منەوە بوو لەحزەیە لە بیرم چوەینە ئاشنای بۆم دەست خۆش بێت فەرموو لە خزمەتم. کاکە جان من ئێستا لەگەڵ شاری بۆکانە لە تەماسدا بۆم و قسەم کردوانە بینیم نێو شاری بۆکان بە تەواوەتی داخراوە تەنیا دوو جێگا بازاویش نانەواخانەکان و قەسابیەکان باقیەکەی دیکەی شارێکی ئارام شارێکی کەس لە دەرەوە نییە و هەموو دوکان و بازار داخراون. من لێرەوە دەستخۆشی لە خەڵکی بە شەرەفی کوردستان دەکەم و دەستخۆشی لە شارە خنجیلانەکەی خۆشم بۆکان ئەەکەم کە بۆ ئەو بانگەوازە هاتوێتە مەیدانەوە و دەستیان خۆش بێ و هەمیشە سەرکەوتوو و هەمیشە سەربەرز بن. من فقط ویستم تەنیا ئەو هەواڵە بڵێم کە بۆکان بە تەواوێتی لە ئێتسابدایە بۆکان شاری دکتور جعفەر شاری شۆڕشگەڕان. زۆر سپاس کاک ڕەحیم چون دەزانم خەڵکی تریش لە تەماسدایە با وەختان لەوە زیاتر نەگرم چاوەڕێی خەبەرایی دیکەین لە کوردستانەوە. زۆر سپاس دەکەم کاک ڕەحیم گیان مەمنون نەبیت. سپاس کاک ڕەحیم. ڤیدیۆمان نییە بۆ بڵاوکردنەوە کاگاکۆ؟ کاک بەڵێ ئەگەر هاوڕێیانی بەشی تەکنیک ئامادە بن یا ڤیدۆیەکی ئەوانەی کە تازە ڤیدۆ وێنە هەیە لە بەردەستیانە ڤیدۆ وێنەیەکی تری راپۆرت لە 28 خەرمانان ئەمڕۆ لەوانەی کە دوکان و بازاڕیان داخستووە
لە پێشوازی خەڵک لە مانگرتنی گشتی ئەگەر ئامادەیە بۆوانی بڵاوکەنەوە دێنەوە خزمەتان. بەڵێ بینەرانی عەزیز هاتینەوە خزمەتان. ئێمە کاتی لە خزمەتان بەرەخەز دەبین بەشی فارسی 5-6 دقەیەکی دیکە دەست پێ دەکا کە هاوڕێی هاوکارم کانی کەرەمپور پێشکەشکاریەتی. بەڵام ئێمە هەر لەسەر خەت دەبین و پامەکانتان هەر دەبینین و دەتوانن وێنە و ڤیدیۆکانیش بنێرن. ماڵاوی کە ناکەین چون دوای بەشی فارسی دووارە دێنەوە خزمەتان. کاگاکۆ لە کۆتاییداگە شتێکت هەیە یا پامەکەی بۆ خوێندنەوە زۆر بە کورتی؟ پەیامان نییە، فقط ڤیدیۆیەکمان لە حەسەناوای شاری سنە بەدەستگەیشتووە، ئەوش ئەنێرین بۆ هاوڕێیانمان لە بەشی فەنی، ئەوەمان بۆ جێبەجێکن بۆ دوایی بڵای بکەینەوە. ئێمە بە شێوەی کاتی لە خزمەتان مەرەخەسە بین. بەرنامەکانی ئەمڕۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵە تایبەت تەرخان کراوە بۆ پێشوازی لەم مانگرتنە. زۆر سپاس کاکەمیر، سپاس بۆی کە لەگەڵ مامون تایسا دوای پێشکەشکردنی بەشی فارسی و لە مەجالێکی تر دوارە دێنەوە خزمەتان. بژین بە شادی، بمێنن بژی خەباتی یەکگرتوانەتان.
بینندگان عزیز تلویزیون حزب کمونیست ایران، درودهای گرم و انقلابی من را پذیرا باشید. همونطور که مطلع هستین، قتل مهسا امینی نه تنها ایران و کردستان بلکه همه جهان را به لرزه درآورد. در روز 25 شهریور ماه تشکیلات کماله و حزب کمونیست ایران فراخوانی داد مبنی بر اینکه در کردستان اعتصاب عمومی برگزار بشه در روز دوشنبه 28 شهریور ماه. امروز روز موعود فرا رسیده و ما می‌بینیم که در سراسر کردستان از شهر سقز تا مریوان همیشه سرخ و شهر سنندج قهرمان و سایر شهرها مغازه‌ها رو بستن و مردم در اعتراض به این قتل فجیع و 43 سال جنایت جمهوری اسلامی از خونه هاشون بیرون نیومدن. این فراخوان با پشتیبانی عظیمی در سراسر ایران و همچنین در کشورهای خارج از مرزهای ایران مورد استقبال قرار گرفت. من اسامی بعضی از شهرها رو میخونم که به پشتیبانی از اعتصاب مردم کردستان و همچنین محکوم کردن قتل مهسا امینی فراخوان به تجمع دادند. از کردستان تا تهران، شورش، نبرد، عصیان. شهر تبریز در پشتیبانی از مردم کردستان و محکوم کردن قتل مهسا امروز ساعت 6 عصر اطراف میدان شاهگلی. مردم کرج امروز ساعت 19 محلش رو اعلام نکردن. فکر کنم میادین اصلیه. دانشجویان دانشگاه امیرکبیر ساعت 12:30 ظهر امروز در محوطه دانشگاه امیرکبیر. دانشجویان اصفهان میدان انقلاب و 33 پل.
دانشیان دانشگاه پلی‌تکنیک تهران ساعت 12 ظهر محوطه دانشگاه پلی‌تکنیک، فراخوان عمومی تجمع اعتراضی مردم گیلان، رشت، میدان مادر، خیابان معلم. ساعت 18 بعد از ظهر امروز، فراخوان فعالین زنان در تهران، تقاطع خیابان حجاب و بلوار کشاورز. ساعت 18 بعد از ظهر امروز. و همچنین سازمان‌ها و شوراهای مختلف بیانیه‌هایی دادن، از جمله شورای سازماندهی اعتراضات کارگران پیمانی نفت که این قتل رو محکوم کرده، از اعتصاب سراسری کارگران مردم کردستان حمایت کرده و همینطور گفته که از این اعتصاب حمایت کنیم. از کارگرانش خواسته که به این فراخوان پاسخ مثبت بدن. شورای هماهنگی تشکل‌های صنفی فرهنگیان ایران، همینطور سندیکای کارگران شرکت واحد اتوبوسرانی تهران و حومه، اتحادیه آزاد کارگران ایران، کارگران نیشکر هفت‌تپه، کانون نویسندگان ایران، دانشگاه بهشتی، دانشگاه علامه، تربیت مدرس، اونا هم ساعت 12 امروز تجمع دارن و همه شهرهای ایران زنان بدون حجاب به میادین اصلی میان. در شهرهایی مثل گوهردشت، همدان، مشهد، تهران اعتراضاتی روی داده. همچنین کمپین برای بایکوت جمهوری اسلامی بیانیه صادر کرده و این قتل رو محکوم کرده و در پشتیبانی از مردم کردستان خواسته که واکنش نشون بدن. در کشورهایی مثل آلمان، ترکیه، سوئد قراره که تجمع صورت بگیره. الان که ما داریم با هم صحبت میکنیم، مردم دیواندره به خیابون اومدن و با فریادهای اعتراضی خشم و نفرت خودشون رو نسبت به جمهوری اسلامی دارن بیان میکنن. یه پیام هم از مردم بوکان داریم که خواستن که این اعتصاب رو که با سربلندی داره انجام میشه و از ساعت اولیه صبح امروز دارن برامون تصویر میفرستن و همه مغازه ها، خیابان ها و میادین کاملا خلوته، گفتن که از طریق تلویزیون شما میخوایم که این پیامو به مردم ایران و کردستان برسونید که اعتصاب شما سربلندانه جواب داد. البته فراخوانش از ما بود و عملکردش از مردم کردستان. و همچنین پیام های زیادی از سراسر شهرهای کردستان برامون اومده. یک کلیپ ببینیم برمیگردیم.
بینندگان عزیز، در استودیو همراه رفیق فریدون ناظری هستیم تا ارزیابی از این اعتصاب سربلند برای ما داشته باشند. رفیق فریدون، خیلی خوش اومدید. تا اینجا که آنچه که مسلمه اینه که این اعتصاب با سربلندی در حال انجامه. ارزیابی شما از این اعتصاب چیه؟ خب ارزیابی دقیقی نمیشه کرد فوراً، ولی من بیشتر تحت تأثیر قرار گرفتم. حقیقتش خب ما عمری ارزیابی میکنیم از مبارزات و از روحیات و از کشمکش طبقاتی و اینا. خودم تصور نمی کردم مردم به این سطح شجاعت و به این سطح از آزادگی و جسارت به میدون بیان. خب این خیلی در واقع خوشحالی زیاد، شورمندی زیادی به من داده. ببینید این اعتصاب عمومی و پشتیبانی از این اعتصاب عمومی یکی از اصلی ترین سیاست های جمهوری اسلامی رو هدف گرفته. از این زاویه اگه ما نگاه بکنیم، جمهوری اسلامی یعنی اینی که جامعه رو به دنیا که نشون میده، یک مردم، یک زنی، یک مجموعه انسانی رو نشون بده که همه حالت اسلامی دارن، لباس اسلامی دارن، اگه زن به اصطلاح حجاب اسلامی داره، اگه مرد اون حالاتی رو که این ریاکاران به خودشون میگیرن به خودش گرفته باشه. یعنی تسلیم در برابر اسلام سیاسی نشون میده شکسته شده کاملا. یعنی ما مدت ها میگفتیم ولی به طور عینی الان میبینیم که این مردم واقعا این مجموعه رو با رکنش زیر سوال بردن. و شاید این حرف من زیادم دقیق نباشه، اینی که ما واقعا به نظر میرسه وارد یک دوره انقلابی میشیم. این به نظر میرسه، برای اینکه این سطح از آزادگی، این سطح از جسارت، اینا من فکر میکنم پیامی که این اعتصاب و این پشتیبانی ها به بقیه مردم ایران، در هیچ دوره‌ای نمیشه گفت همه فوراً به میدون بیان، همه از خودشون جسارت نشون بدن، همه شورمند به میدون بیان. همیشه پیشروترین ها میان و به تدریج بقیه دنبال میکنن. به نظر من این که الان ما میبینیم پیامی میده به اینا، روحیه‌ای میده به اینا که شما هم باید آماده باشید، شما هم باید به میدون بیایید. و به کسانی که تا حالا مبارزه کردن، تا حالا تو این میدون بودن، روحیه عالی تری میده. جمهوری اسلامی ما همیشه گفتیم زبون مستعسل فلان فلان، ولی الان میبینیم زبونتر. چرا؟ تمام امکانات سرکوب و جاسوسی و ترسوندن مردم و آوردن نیرو همه رو آورده. ما الان میبینیم اینا کارایی ندارن. ما میگفتیم کارایشون کاهش پیدا کرده، ولی چه درجه ای؟ این
جریان نشون میده که به درجات بالایی کاهش پیدا کرده و تناسب قوا به نفع مردم بیشتر از اونی که ما مثلا من تصور میکردم تناسب به نفع مردم تموم شده و اینو ما باید به دست بگیریم برای آینده و ما باید بگیم که تمام کسانی که تو این جامعه زندگی میکنن بیرون مرزها هستن ولی ایرانی هستن، اینا همه مال طبقات گوناگونن، همه به طریقی میخوان استفاده بکنن از این وضعیت. این وضعیت من به همه اونا پیام میدم، کاملا نشون میده که مرتجعین، کهنه پرستان، اونایی که میخوان دنیای قدیم رو زنده کنن، اینا اینجا جای زیادی ندارن. من نمیگم هیچ جایی ندارن، هنوز کشمکش مونده، مبارزه مونده، ولی امید به اینه که یک دنیای تازه بیاری، قواعد تازه بیاری. اسلام سیاسی شوخی نیست شکستنش، و اینه که در هم شکسته شده به عینی ما داریم میبینیم. بله رفیق فریدون، چند تا پیام برامون اومده، 2 تا سوال برای شما. پیام ها رو میخونم. یه بیننده عزیزی برامون نوشته: سلام رفیق خانی عزیز، خدمت شما عرض کنم که شهر سنندج کاملا میلیتاریزه است. با وجود فضای امنیتی گسترده گرفتن عکس و ویدیو خیلی سخت شده، اما بدانید که کل شهر در اعتصابه. با سپاس از این بیننده عزیز، قطعا میدونستیم که شهر سنندج، شهر همیشه سرخ سنندج، مردم قهرمان سنندج با توجه به پیشینه‌ای که دارن جواب مثبتی به این فراخوان میدن و مشت محکمی یک بار دیگر بر دهان رژیم جمهوری اسلامی خواهند کوبید. یک عزیزی هم از کرمانشاه پیام داده، گفته که شما خیلی به ندرت به کرمانشاه اشاره دارین و اینکه کرمانشاه جزئی از خاک کردستانه و همین الان خواستم بهتون بگم که مردم کرمانشاه در خیابان‌ها هستن. خیلی ممنون از این بیننده عزیز. 2 سوالم برای شما اومده، گفته که آرزو از مهاباد. با سپاس از آرزوی عزیز، نوشتن که چطور میشه مبارزه سراسری رو به مبارزات مردم کردستان گره زد؟ اگر این سوال خاطرتون بمونه. کیان از سنندج نوشته که با سلام خدمت کاک فریدون عزیز، آیا اعتصاب امروز میتونه نقطه شروع یک انقلاب و دگرگونی در سطح سراسری باشه؟ شما سوالات رو بعداً برای من تکرار کنید، تو ممکنه یادم بره. اینه که این بیننده عزیز به اسم آرزو پرسیده چطوری مبارزات مردم ایران رو گره بزنیم مبارزات مردم کردستان. کردستان همیشه پیشرو بوده، پیش قدم بوده در مبارزات سیاسی. منتها دوره‌ای بود که وقتی که مردم کردستان هم با اسلحه و هم با کلام، هم با تبلیغ، هم با ترویج، هم با سازماندهی، هم با رو در رو شدن، هم با قبول زندان، قبول جان باخته مبارزه میکرد، میشه گفت به درجاتی نقاط دیگر ایران ساکت بود. الان نیست، اینجور برعکسه. الان کردستان فعاله، بیرونم فعالن. الان خوزستان قلب مبارزات، برای اینکه کارگر نفت و هفت تپه و فولاد اونجا مبارزه میکنن. بنابراین ما نمیخوایم گره بزنیم، هست این ارتباط، این روابط هست. یک دختر 22 ساله به خاطر اینه که 2 چیز موش بیرونه کشته میشه، اینو میدونن که اهل سقزه، اینو میدونن که کرده. مهم نیست کردی یا ترکی یا بلوچی یا فلان، همه فکر میکنن اینی که تو که 2 تارمو بیرونه به لرزه میفتی، وضعیت خرابه. کی خرابش کرده؟ مبارزه کارگری، مبارزه مردمی، مبارزه اینا. بنابراین این ارتباط هست، ما فقط باید تقویتش کنیم. بله رفیق فریدون، اگه امکان داره خیلی کوتاه جواب سوالا رو بدید چون پیام ها زیاده. کیان از سنندج هم نوشته بود که رفیق فریدون عزیزای اعتصاب امروز میتونه نقطه شروع یک انقلاب و دگرگونی در سطح سراسری باشه؟ من جوابم خیلی روشن اینه که مبارزه پروسس، یه روند همینجور میاد. نمیشه گفت الان مگه چیه؟ این حلقه ایه که از 43 سال پیش
اومده به اینجا رسیده، به این اوج رسیده و همینجور ادامه باید پیدا بکنه. نمیشه گفت از این به انقلاب خواهیم رسید. این مجموعه ما رو به انقلاب خواهد برد. دیگه اینه که انقلاب فقط مال این مبارزات و اینا نیست، مال اینه که سیستم اقتصادی رژیم در هم شکسته. الان مثلا خیلی خوشحالن که پول از ممکنه غرب بیاد و این برجام و فلان فلان. اتفاقا مشکل جمهوری اسلامی پول نیست، مشکلش سیستمشه. بنابراین انقلاب مجموعه ای از ایناست. عدم رضایت مبارزه است، در هم شکستن سیستم اقتصادی سیاسی، اینه که اسلام سیاسی به این روز به اصطلاح ضعیف افتاده. این مجموعه است. بنابراین جوابم اینه که اینم یه حلقه است، منتها حلقه مهم و برجسته. یا اینکه حالا که این اعتصاب با سربلندی شروع میشه، این میتونه و مردم ایران هم با این فراخوان اعلام همبستگی کردن، اعلام پشتیبانی کردن، این میتونه یه امید باشه برای یه همبستگی سراسری و اتحاد که به سوی سرنگونی رژیم بره. من یه نکته دیگه ببخشید بگم، اینه که ببینید مردم مدام مبارزه میکنن، در کشمکشن برای همه چی. یک وقتایی برجسته میشه همه اینا، میره تو تاریخ. بنابراین همیشه این الهام بخشیشو بیشتر از جنبه های دیگه به مبارزات میده. بله، یه رفیق، سلام رفیق فریدون، تردید نکن اینجا شهر شوان و شوکه است. سنندج همیشه سرخ است. زنده باد کماله و حزب کمونیست ایران. این سنت کمال است. بیننده از شهر سنندج یک عکس هم برامون فرستاده از اینکه همه مغازه ها بسته هستن. خیلی ممنون از این بیننده عزیز. این نوشته که این تصویر روبروی پاساژ صدف بانه است. کل شهر میلیتاریزه شده و ماموران و لباس شخصی‌ها در سطح شهر پراکنده شدن. مردم به اعتصاب پیوستن. از شهر بانه هم برامون پیام اومده که بیشتر از 95% شهر بانه در اعتصاب هستن. خیلی از این که اطلاعات و گزارشات رو برای ما میفرستین، سوالاتتون رو برای ما میفرستین، سپاسگزاریم. بینندگان عزیز، این برنامه زنده، برنامه شما میتونید با شماره تلفنی که زیر صفحه تلویزیونتون هست با ما تماس بگیرین. پیشنهاداتتون و اینکه خوشحالیتون رو نسبت به این اعتصاب با شکوه برای ما بگین و از همکارمون میخوام که یک کلیپ برای ما پخش کنن. برمیگردیم.
بله بینندگان عزیز، آنچه که دیدید اعتراضات مردم شهر دیواندره بود که به خیابون اومده بودن و شهر کرمانشاه. با سپاس از عزیزانی که ویدیوها رو برامون میفرستن. شما هم میتونید ویدیوها و پیشنهادات و خوشحالی خودتون رو از طریق شماره تلفنی که در پایین صفحه گذاشته شده برای ما بفرستین. یه عزیزی از تهران برامون پیام فرستاده. من دانشجوی هستم، اهل کرج و در تهران ساکنم. باید بگم که از تهران، از کردستان تا تهران ستم علیه زنان ما درد مشترک داریم. با اتحاد میتونیم رژیم خونریز جمهوری اسلامی رو به زیر بکشیم. با سپاس از این دانشجوی عزیز. یه بیننده عزیزم به اسمشو نوشتن که سلام و درود، بنده مایلم با افتخار با حزب کمل همکاری کنم. ساکن همدان هستم، پرستار هستم. پدر و مادرم هر دو کرد زبان هستند. مادرم کرد سنندج و پدرم کرد سقز. امروز از اعتصاب کردستان حمایت کرده و خود را در غم خانواده ژینا شریک می‌دانم. خیلی از پیامتون سپاسگزارم بیننده عزیز و خوشحالیم که شما هم از این اعتصاب حمایت میکنید. بله رفیق فریدون، خب اون چه که مسلمه این اعتصاب اعلام همبستگی همه مردم کردستان بود و پشتیبانی سایر نقاط ایران از این اعتصاب هم همینطور. به قول این بیننده عزیز درد مشترک از کردستان تا تهران، ستم علیه زنان. خب بعد از این اعتصاب مردم باید چی کار کنن؟ مردم مبارزه و زندگیشون ادامه میدن. فقط این اعتصاب خیلی روشن داره نشون میده مردم شما قوی تر از اون هستین که فکر میکردین. کارگر تو الان خب تمام مبارزات الان اکثرا مطالباتی و معیشتیه، ولی یک شعار همیشه داده میشد زندانی سیاسی آزاد باید گردد. اینو مثلا برجسته کنن در کنار اون. دیگه اینی که من همین الان استفاده میکنم از این فرصت، یاد میکنم از اون رفقا و اون زنان و مردان مبارزی که در زندان ها مبارزه کردن و مقاومت و پرچم مقاومت رو بلند کردن و نگه داشتن. همین الان سپیده قلیان اون قهرمان زندان ها در چیز اعتصاب غذاست و مریضم هست. یعنی ما الان باید به فکر زینب ها باشیم، به فکر اونا باشیم، به فکر زندانیان باشیم، زنش مردش. بهترین موقعیت یادآوری بکنیم کسانی که مثل رضا شهابی و اینا، اون پرونده تا اومد به کردستان اینا شکست دادن جمهوری اسلامی رو. میخواست توطئه‌ای بکنه که 40 ساله کرده، اینا شکست دادن. یادآوری میکنیم و ادامه زندگیمون ادامه همین مبارزات با چشم روشن‌تر، با آینده نگری. من در مورد این رفیق کرمانشاه بگم، به نظر من درست میگه. ما کمتر اشاره میکنیم به کرمانشاه، به ایلام، ولی اونا رو ما میدونیم بخشی از کردستانیم، ولی در مجموع همه بخشی از ایرانیم. مردم کرمانشاه، اصلا کرمانشاه برای ما که خیلی اهمیت میدیم به کارگر صنعتی ترینه، صنعت نفت، صنعت گاز اونجاها بیشتره. بعد کارگاه های بزرگتر، کارخونه ها. میدونیم اهمیت کرمانشاه. گفتم که اگر یادآوری نمی کنیم ما بیشتر مبارزه طبقاتی در سطح ایران رو میبینیم. اما مسئله کرد، رهایی مردم کرد از ستم ملی یکی از مسائل بسیار مهمه برای ما. و همین اندازه که آزادی زنان مهمه، هم تقویت مبارزه آزادی زنان مهمه، رهایی مردم کردستان از ستم ملی موجب میشه اتفاقا بیشتر مردم کردستان به فکر طبقه باشن، به فکر کارگر باشن، به فکر سوسیالیسم باشن، به فکر این. و یک نکته ای که یک دانشجوی عزیز گفته بود که همه درد مشترک داریم، جمهوری اسلامی رو باید بندازیم. جمهوری اسلامی رو شما مردم خواهید انداخت. مهم اینه که بعد از این جمهوری اسلامی چه رژیمی سر کار بیاد. حکومت پهلوی توسط مردم ساقط شد، توسط بیشتر چپ‌ها ساقط شد.
کمونیستا ساقط شد، کارگران ساقط شد. قیام 2 روزه بهمن توسط نیروهای چپ راه افتاد، ساقطش کردن، ولی یه حکومت بدتر اومد. سیستم سرمایه اینجوریه، سیستم سرمایه هر جا سر کار بیاد، اگر هم مدتی تناسب قوا اجازه بده، توی دموکراسی داری توش رشد میکنی، نهایتا دیکتاتوری رو برمیگردونه در سطح همین. چنانکه حکومت پهلوی کم دیکتاتوری بود که این دیکتاتوری بیشتر شد. یه آخوند اومد گفت ما نماینده خدا هستیم، ما ولی فقیهیم، ما یعنی مردم باید بدونن ما نباید اینها رو تکرار بشه. ما باید در آینده میخوایم چه رژیمی سر کار بیاد. ما مثل کمونیستا میگیم رژیم با هژمونی قانع کننده طبقه کارگر توسط شوراها، دموکراسی برای اکثر مردم عظیم، جلوگیری از احیای استثمار، احیای طبقه استثمارگر، این مستبدین، این مفتخورا، و بعد تمام ثروت‌های عمومی تحت مالکیت اشتراکی در اختیار رشد همه باشه. بچه ها رو بزرگ کنن، جوان ها رو به آینده امیدوار کنن، نیروهای به اصطلاح هر چی داره برای رشد، برای پیشرفت، برای زندگی، برای رفاه، برای خوشحالی. و اینو اگه ما در ایران بکنیم تمام منطقه رو تحت تاثیر قرار میده. بله، یه عزیزی از سقز، شهر سقز برامون پیام فرستاده و گفته خواستم از این طریق و از تلویزیون شما، از تشکیلات شما کومله و حزب کمونیست ایران تشکر کنم که کاری کرد که مردم کردستان و ایران بیش از پیش در غم از دست دادن مهسای عزیز و مردم شهر سقز با ما شریک باشند. این وظیفه تشکیلات کومله و حزب کمونیست ایرانه که و درد مردم رو درد خودش میدونه و این انسجام، وظیفش انسجام، سازماندهی و همدردی با مردم کردستان. خیلی از شما ممنونم بیننده عزیز. بینندگان عزیز، به یک کلیپ میبینیم و بخش کردی همکاران من برمیگردن. از اینکه تا این لحظه با ما همراه بودید سپاسگزارم.
بەڵێ بینەرانی خۆشەویست دوای بەشی فارسی دووبارە هاتینەوە خزمەتان وێڕای هاوڕێ ئەمیری ئیسماعیلپور کە ڕۆماڵ و ئەو مانگرتنی گشتی 28 خەرمانان بکەین و ئەو ویدۆ ئەو کلیپ و پەیامانەی کە لە شارە جۆراوجۆرەکانی کوردستان بەدەستمان گەیشتووە پێشکەش بە ئێوەی خۆشەویستی بکەین. هاوڕێ ئەمیر شتێکی تازە هەیە فەرموو. بەڵێ لە لامیشەوە دووبارە سڵاوتان لەبێت بینەرانی ئازیز. هەروەک هاوڕێ ئاکۆ شاری پێکرد دەتوانن وێنە و ڤیدۆکان بە ژمارە تەلەفۆنیکە لە شاشەی تەلەفۆنەکەتاندا دەیبینن بۆمان بنێرن پەیامەکانیشتان لێرە بۆ دەخوێنینەوە. بەڵێ چەند پەیامێک هاتووە هاوڕێ ئاکۆ ئەگەر فعلەن بتوانینەمە ئەو پەیامەکان بخوێنینەوە لە بۆکان و لە دیواندەرەوە پەیامان بەدەست گەیشتووە. لە بۆکان و نووسیانە پامی پیرۆزبایی کۆمەڵێک لە دۆستان و هەڵسوڕاوانی کۆمەڵە لە شاری بۆکان بە بۆنەی سەرکەوتنی سەربەرزانەی مانگرتنی گشتی لە سەرجەم شار و شارۆچەکانی کوردستان. ئێمەش لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە دەستی هاوڕێیانان دەگوشین و پیرۆزبایی ئەم سەرکەوتنە مەزنیان لێ دەکەین. زۆر سپاس بۆ ئەم بینەرە بەڕێزە کە ئەم پامە جوانەی نرد هەر بژین. پامێکی دیکەش کە هاتبوو لە دیواندەرەوە بوو نووسیوێتی سڵاو هاوڕێیان ماندوو نەبن لە دیواندەرەوە لە خزمەتاندام هەروەک ئاگادارن شاری دیواندەرە لە مانگرتنی تەواودایە هەروەکو باقی شارەکانی دیکەی کوردستان. نووسێتی لێرە هێزە ئەمنیەکان هەڕەشە لە دوکانداران و بازاڕیان و باقی سینفەکانی دیکە دەکەن لە هەوڵی ئەوەدان کە خەڵک بترسێن و بشێوی ساز بکەن. بەڵام خەڵکی شاری دیواندەرە و باقی شارەکانی تر جارێکی تر نیشانیاندا کە کوردستان بە هاوپشتی و هاودڵی خۆیان بەو هەڕەشە و گوڕەشانە چاوترسێن نابن و هەروە خۆراگر و قایمتر لە جاران لە بەرامبەر ئەم ڕژینە کۆنەپەرستە وەستاونەتەوە. بژی هاوپشتی و هاودڵی کۆمەڵانی خەڵکی کوردستان سەرکەوێ بزوتنەوەی شۆڕشگێڕانەی خەڵکی کوردستان. زۆر سپاس بۆ ئەم بینەرە بەڕێزە بۆ ئەو پەیامە جوانەی. زۆر سپاس. چەند ویدۆمان لە شاری بانە بەدەست گەیشتووە. لە ویدۆکەیە دیارە زۆربەی شار و تەحتیلە دوکان و بازاڕەکان و شوێنە گشتەکان و پاساژەکان هەمووی داخراون شار بەگشتی لە ئاقتصاددایە. بە گوێرەی پامێک کە بینەرێکی خۆشەویست لە شاری بانە بۆ ئێمەی نردووە بەوەی کە خۆی تەخمینی لێداوە ئەڵێ زیاتر لە 95% لە خەڵکی شاری بانە ئێستا لە مانگرتندان و شار بە تەواوەتی تەحتیلە بێژگە لە چەندانە دوکان نەبێت هەمووی بە ئام داخراوە. بینەرێکی ترمان لە شاری مەهاباد پامی نردوواڵێ سڵاو ڕێز مانگرتن لە مەهاباد لە هەمان سەرەتاکانی بەیانیەوە دەستی پێکردوە بە شێوەیەک کە دوکانەکانی ناوشار بازاڕچەکان تاناکۆرا بازاڕە کۆنەکان سەنعەتگەران مانیان گرتووە و کە ئەتوانین بڵێن هەمووی شار ئەمڕۆ تێکەڵ بە مبارزە بووە. کاتێکی پرشکۆ لە هاوپشتی خەڵکی شور و شەوق لە نێو خەڵکدا دەبینرێ و دەتوانین لە نێوچاوانی هەر ڕێگوزەرێکە بیبینین. زۆر سپاس بۆ ئەم بینەرە خۆشەویستە لە شاری مەهاباد. سڵاو لە شاری مەهاباد، سڵاو لە یەکگرتوویتان لەگەڵ باقی شارەکانی تری کوردستان هەربژی خەباتی یەکگرتوانەتان. بینەرێکی ترمان لە شاری مەریوان پەیامی ببورن لە شاری دیواندەرە پەیامی نردووە زێتی سڵاو مەمورینی لباس شخصی و ئینتزامی بە تەقەکردنی گازی ئەشکاوەر و گولەی ساچمەیی هەوڵەدەن خەڵک متەفەڕەکەن و ئێستا دیواندەرەش لە مانگرتندایە. بەڵام ئینتەرنێت زۆر زعیفە خەت خراپە و ناتوانین ئێستا وێنە و فیلمەکانتان بۆ بەڕێ بکەین. بینەرێکی تریش لە شاری بانەوە پەیامی نردووە توێتی دەستخۆشی بەرنامەکەتان لێەکەین بڕێک لە دوکانەکان هێشتا دایان نەخستووە. ئێمە داواکەین لەو کەسانەی کە تای سێ پێیوەست نەبوون بە مانگرتنەکەەوە
ئەوانەی کە تایسش دوکانیان کردوێتەوە لە باقی ڕۆژەکان پێیوەست بن بەم خەباتە یەکگرتووانە و جەماوەریەوە، پێیوەست بن بە مانگرتن. ئەم ڕۆژە دەچێتە نێو مێژووی خەباتی شۆڕەگێڕانەی خەڵکی کوردستان. با ئێوەشی لێبێ بەش نەبن، بەشداری ئەم خەباتە یەکگرتووانە بن. زۆر سپاس. بینەرێکی تر پەیامی ناردووە و ئیبرازی لوتفی کردووە لە نەوسووەوە، هاوڕێکی زۆر خۆشەویست لە نەوسووە ئیبرازی لوتفی کردووە و سپاس یەکەین، دەستخۆشی لێکەین، دوای پەیوەندیمانە بێت. هاوڕێکۆ گەرەزانی کلیپمان هەیە بۆ ئامادەهی ئەم شارەکان کە بەدەستمان گەیشتووە ئەگەر هاوڕانی ئۆتاق فەرمان. زۆر باشە. ئەمن چەندانە ویدۆ و هی تازە هی شاری مەلەبات بانە چاوەڕێ ئەوەی دیواندەرم کە ئەڵێ خەت خراپە ئەوەیشمان بۆ بنێرن گوایە لەوەی کە لە تەقەکردنەکانی هێزە ئینتزامیەکان کە لە خەڵک کردویانە هەر چەند لەحظەنەوە پێش قەرار وایە ویدۆ و وێنەمان بۆ بنێرن. هیوادارم ئەوانەمان بۆ بنێرن کە بە شێوەی ڕاستەوخۆ توانین بڵاوی بکەینەوە. ئەگەر ئیجازە بدەن بەڵێ چەندانە فیلم و وێنە لە ئەعسابی ئەمڕۆی شاری سنەمان بەدەستگەیشت، ئەویش دەنێرین بۆ هاوڕێیانی بەشی تکنیک. تا ئێستا لە سنە، مەهاباد، دیواندەرە، بانە، سەقز، مەریوان لەو شارانە بۆکان، کاگەمیر بۆکانی لەبیر نەچوو، وێنە و ویدۆمان بەدەست گەیشتووە بەزۆری شنۆ، سەردەشت، بەڵێ ئەم شارانە بەعام زۆربەی شارەکانی کوردستان تا ئێستا ئەمە ویدۆ و وێنە و راپۆرتمان بەدەست گەیشتووە. چاوەڕوانی باقی شارەکانی تریشین، دڵنیاین کە ئەوانیش بە شێوەیەک لە شێوەکان بەم مانگرتنە پێیوەستبوون. دوکان و بازار داخراوە. هیوادارین ئەگەر تا ئێستا نەیان کردووە کاتماوە هەروەکو ئاماژەم پێدا بەم حرەکەتە پڕ لە شانازی و پڕ لە شکۆیە لە خەباتی شۆڕەژێڕانەی خەڵکی کوردستان پەیوەست بن، لەم حرەکەتە جەماوەریە پەیوەست بن. هیوادارم وێنە و راپۆرتی باقی شارەکانی تریشمان بە زوویی بەدەست بگات. بەڕێزێک ویدۆیەکی نردووە، نازانم هی کام شارە. بەڕێزێک ویدۆی نردووە، ئەگەر ئەو ویدۆی کە ئاخرین جار بۆ نردوم لە ئەو تەزاهورات توشتە ڕقەمەکەی بەڵێ هینی شاری دیواندەرەیە. هێزە نظامیەکان وەساون تهدیدی خەڵکەکەن و من داواکەم لە هاوڕێیانم لە بەشی تکنیک چاوێکی لێ بکەن و بە ڕعایەتکردنی مەسەلەی ئەمنیەتی ئەم بەڕێزەی کە ئەم ویدۆی بۆ نردوم حتمما بۆمانی بڵاو بکەنەوە. هەر ئێستا شاری دیواندەرەی نردوو بوون. بەڕێزێکی تر لە شاری بۆکان نووسێتی ئەوانەی کە تا ئێستا بە مانگرتنەکە پەیوەست نەبوون، دوکان و بازاڕیان دانەخست بوو بە پێشنیاری دۆستانەی تعدادێک لە خەڵکی شۆڕژێڕی بۆکان و بەتایبەت لاوە خوێنگەرمەکانیان چوونەتە سوراغیان و پیانۆتون کە ئەوانیش بەم خەباتە پەیوەستن و کڕکڕەی دوکانەکانیان بکێشنە خوارەوە و دوکان و بازار دابخەن و ئەوانیش زۆر سەمیمانە گوێیان بەم پەیامە گرتووە و ئەو کارەیان کردووە. هەروەکو پێشتریش ئاماژەم پێدا لە بانەش بە هەمان شێوە بینەرێک نووسی بووی چوونێتە سوراغی کابرایەک هەواڵەکەی نەبیست بوو بە تەمەم بوو و ئەو زۆر بەخۆشیەوە ئەوەڵ پێی وا بوو جێژنە خەڵک لە دوکان و بازاڕی داخستووە، بەڵام دواتر کە بۆی تەوزیح حەدەن زۆر بە خۆشحاڵیەوە ئەڵێ منیش دەم ڕۆژە گەورەیە بەشدارە بوو و کڕکڕەی دوکانەکەی دادەداتەوە. ئەگەر موافق بیت هاوڕێمیر کلیپێک ببینین بینەوە بۆلاتە.
روشنی چاتاوێنێ من دڵ و پێک لەو بارانە تا دەریایەک بادی دێنێ من شەماڵێم ئەو شەماڵی هێڵەشنەی بە سۆز و تاو بە سۆز و تاو دامە و بەهار بەفریداگیر کاری وڵاتەکەم باوە سەرگەردانی دەستم وێ ئەشکی گریەنیم ڕووکەس و سەرگەردانی دەستم وێ ئەشکی گریەنیم هەرچەند بە ئازار دەبیوە سەر بدێ و بووم نەبەسیوە سەر بدێ و بووم نەبەسیوە بەڵێ بینەرانی ئازیز هەرو جۆرەی کە ئەلبەتە لە زۆربەی شارەکانیش نا ئەو جۆرەی کە پامەکاندا دیارە گویا خەڵک لە دەرێن بەڵام دوکان و بازار کە داخراوە هەوراکۆ پێدوان نییە خەڵک کە بۆ مانگرتنیشەوە پێوەست بوون چنەوە ماڵەکان باشتر نییە چون ئەو جۆرەی کە لە پام بەتایبەت لە دیواندەرە گویا هێزە ئەمنیەکان دایانێ بشێوی سازکەن خەڵک بچنەوە ماڵە زۆر باشتر تاوی کە ئەوە بیانوێ دەرگیر بن لەگەڵمە ڕاستیەکەی ئەم مانگرتنە ئەم شێوازە لە یاسابە زۆرێک لە هاوڕێیانمان هاتن لێرە ئیشارەیان پێکرد نەوەیەک لە خەباتە هەروەکو هاتنە سەر شەقام و ئاعتراز و ڕوبەڕوونەوە لەگەڵ هێزە انتزامی و ئەمنیەکانی کۆماری ئیسلامیش نەوەیەک لە یاسابە نەوەیەک لە مبارزەیە کۆماری ئیسلامی ئێستا ئەمڕۆ ئەیەوێت ئەم ئەحسابە بشکێنێت بەلاڕێیدا بەرێت بە مەسیرێکی تر و بە ئاقارێکی تریا بەرێت جگە لەوەش هەدەف لەم ئەحسابە دروستکردنی یەکڕیزی و هاوپشتیەک بوو لە ناو کۆمەڵانی خەڵک کە پێکەوە هاودەنگ لێ حرەکەتێکی هاوبەش و بە شێوەی جەماوەری بەشداری بکەن کۆماری ئیسلامی ئێوێ ئەم ئیتحاد و ئەم هاودڵیەش بشێوێنێ بە هەردوو ئاقارەکەیە ئێوێت ئەم حرەکەتە سەرکەوتوو نەبێت دیارە من هەروەکو پێشری هاوڕێیانی ترمان لە بەشە جۆرا و جۆرەکان لە پەیام بۆ خەڵکی کوردستان نردویانە ئاماژەیان بەوە داوە کە لە هەر ڕێگایەک ئیمکانیە بێ بۆیان لە هەر مەسیرێک بۆیان گونجاوە بەم مانگرتنە پێوەست بن بە معنای داخستنی دوکان و بازار تحتیلکردنی مەراکزی تەولید ئەگەر ببێ لە کوردستانە تحتیلکردنی شوێنی کار مەدرسەکان پەرستارەکان یا بە هەر شێوەیەکە لە حەدی نیاسایی مەسەڵەن ئەوەیان نەبێت ئەوڵیەی خەڵکان نەبێت ئەمە نەتیجەکانیشیان وتراوە باسی لێکراوە یەکڕیزی یەک ئیتحاد حرەکەتێکە بۆ کاری گەورەتر هەنگاوێکە بۆ کاری گەورەتر بۆ داهاتوو و ئەزمونێکیشە بۆ ئاسی سەراسەری لە ئێران ئەمە ئەگەر ئەحسابێکی ئاوا سەرکەوتوو بێت کۆماری ئیسلامی ئەمە پێخۆش نییە ئەستەقباڵ لەمە ناکات کۆماری ئیسلامی ئەمڕۆ پێی خۆشە خەڵک بێت سەر شەقام بە گولەی ساچمەیان بدا برینداریان بکە فەزاکە متەشەن نەچکە و بە هەر شێوەیە بێ قەرەباڵخەیەک لە ناو شارەکان دروست دیارە من ناتوانم پێیان بدەم خەڵک تووڕەیە خەڵک دڵبریندارە ئێستا بەڵام هیوادارین کە بە شێوەیەک کە ئەو خەڵکە ئەو کۆمەڵانی خەڵک بچنە ماڵەکانیان ئەوەی کە کۆماری ئیسلامی نەتوانێت ئەم ئاژاوە دروستکە و زیاتر لە ناو بنەماڵەکانیان یەک پەیام بۆ تۆ لەسنەوە کاگە منی شەرەوم دەویست بووم چون کاتی بەرنامەکەمان کەمە
ئەگەر پامشتە هەیە با بیخوێنینەوە. زۆر چاک. بینەرێکمان لە شاری سنە نووسێتی هەروەها چاوەڕوان دەکرا مانگرتنی گشتی لە تەواوی سنە بەڕێوە چوو. ئەمڕۆژ 28 خەرمانان بەرگێکی زێڕینتری شانازی و سەرکەوتنی بزوتنەوەی شۆڕژێڕانەی کوردستان تۆمار کرا. شار بە تەواوی داخراوە. ناوەندەکانی شار سپای پاسداران هێزێکی زۆری بە چەکی جەنگی و قەناسەی دوربیندار بۆ بەرەنگار بوونەوەی خەڵکی خۆپیشاندەر گەمارەوە داوە. ئەمە پەیامێک بوو بە ڕێزێکمان لە شاری سنە. لە شاری دیواندەرە دووبارە پەیامێکمان باتەوە نووسێتی کۆماری ئیسلامی ڕاستەوخۆ تەقە لە خەڵکەکان گوایە کەسێک بریندار بووە. هەواڵەکەی نادەقیقە. ئیجازەم پێ بدەن بۆتانە پرسم بۆتان دەنێرم بە هەر هەواڵێک بوو ئێستا بۆتان دێنێرم. بینەرێک بینەری خۆشەویستم کاتت باش. بەڵێ ویددیۆیەکی ترمان لە شاری سەقز بەدەستگەیشتووە. سپاس بۆ ئەو بینەرە هەر ڕاستەوخۆ منیش دادم بۆ هاوڕێیانم لە بەشی فەنی سپاسی یەکەین. بینەرێکمان لە شاری شنۆ تەلەفۆنی کرد ویسی بێتە سەر هێڵ بەڵام تەلەفۆنەکەی داخرا. ئەگەر توانی بە پەیام بۆمان بنێرێت یا دووبارە پەیوەندی بکاتەوە لە خزمەتی یابێت. بینەرێکی ترمان لە شاری سەقز. لە شاری سەقز بەڵێ لە شاری سەقز پەیامێکمان بۆ هاتووە ئەڵێت کە ئەمڕۆ دەوروبەری ماڵی کاک ئەمجەد و دادەمژگان بنەماڵی ژینای خۆشەویست لە لایەن لیباس شەخسیەکانەوە نە بە شێوەی ڕاستەوخۆ بەڵکو دوورا دوور لە ژێر کۆنتڕۆڵدا بوو. هاتوچۆکان کۆنتڕۆڵەکرا و زۆر شار تا ئاستێکی بەرین میلیتاریزە بوو. خەڵک لە مانگرتنی گشتێکە بە شێوەیەکی بەربڵاو بەشداری کردبوو. خەڵکی شاری سەقز هاوکات لەگەڵ شارەکانی تری ڕۆژهەڵات بەرگێکی زێڕینیان لە خەباتی شۆڕژێڕانەی خۆیان تۆمار کرد. زۆر سپاسیانەکەین بۆ ئەو بینەرە خۆشەویستە بۆ ئەو پەیامەکە ناردی. سپاس بۆ شاری سەقزی خۆشەویست. یەک دوو دانە ویدۆم لە شاری شنەوە بەدەستگەیشتووە ئەگە هاوڕێم مەجال بدە بیگەێنم ویدۆکە بگەێنم بەدەست هاوڕێیانی بەشی فەنی. ئەمە شاری شنۆ. شاری شنۆی خۆشەویستیش ئەمڕۆ زۆر بەربڵاو لە مانگرتنەکان بەشدار بوو. ویدۆیەکی ترم لە شاری بۆکان بەدەستگەیشتووە. ئەم بەڕێزە لە شاری بۆکان نووسێتی ئەمە شارەکەی دکتۆر جەعفەرە. زۆر سپاس بۆ ئەم بینەرە خۆشەویستە و بۆ هەموو دانیشتوانی شارەکەی دکتۆر جەعفەر بۆکانی خۆشەویست. ئەم کاتت باش بینەری خۆشەویست. سپاسەکەم بۆ میوانی بەرنامەکەتان. بژی سپاسەکەم. ئەمڕۆ لە شاری شنۆ تەواوی دوکان و شار و بازار داخراون. خەڵک لە شەر شەقام ڕاوەستاون و بەنظرم نەزەریان هەیە کە بێنە سەر شەقام و تەزاورات و احترازات بکەن. هەروەها پڕە چوارڕای سەرەکی مامتەمەری شاری شنۆ پڕە لە لێباس شەخسی و نیروی انتزامی. زۆر سپاس دەکەم بۆ ناردنی هەواڵەکەت. بەڵێ ویدۆمان بەدەستگەیشت ئاگادار بووین کە شاری شنۆ ئەمڕۆ بە مانگرتنە گشتەکە پێوەست بوون. زۆر سپاس بۆ تۆ بینەری خۆشەویست لە شاری
شنەوە گوایە شاری شنۆش ملیتاریزە بۆ هەروەکۆ بینەرە ماوەتی لە دەوری ئەو مەیانە سەرەکیە هێزێکی زۆری ئەمنیەکان لەوێ ئامادە بوون کاک ئەمیر ئێمە 2 دقەمان کات بەدەستەوە ماوە شتێکت هەیە پامێ شتێکە پێم نییە فقط ئێمە بە بینرانی عزیز بڵین کە دوانی مەڕۆ بە کاتی ئێرە سعات 3 بە کاتی ئێران 4:30 و بەرنامەکەمان ڕاستەوخۆ لەگەڵ هاوڕێ ئاکۆ دێنەوە خزمەتان و لەوێشدا دیسان دووبارە بەشی فارسیشمان دەبێتەوە ئەگەر پەیام هەیە چون مەجال زۆر کەمە کاگ ئاکۆ وەڵێ 1 دقەمان ماوە لەم 1 دقەیە پامێکی ترمان لە شاری سنەوە بۆ هاتووە ئەڵێت کە تا ئالان تا ئێستا پرۆپاگەندەی تەبلیغاتی نەهادەکانی قودرەت و سەروەت هەوەکو ئێران ئینتەرناشۆناڵ و ڕووداو لە مقابلی حرەکەتێکی گەورەی کوردستان بێدەنگ بوون تا ئەم ئیکتە سیاسیە دەنگ بە گوێچکە و چاوی جەهانیان نەبیندرێ تا ئەم ئەکێتە سیاسیایی خەڵک بە گوێچکە و گلەی هەیە لە بە فارسی نووسێتی من هەڵم دابیکەمەوە بە کوردی بەڵام ئاواگلەی هەیە لە کەناڵە گەورەکان وەکو ئینتەرناشۆناڵ و ڕووداوانە تایسە ڕۆماڵی هەواڵەکانی ئەم مانگرتنە گشتیە عەزیمەی 28 خەرمانانی لە کەناڵەکانی خۆیانەوە نەکردووە و ڕنگدانەوەی نەبووە و ئەمەش بە عەمدی سیاسی ناوزە دەکە بە ڕێزێکی تر لە دیواندەرە ببورن پامێکمان بۆ هاتووە لە دیواندەرەوە ڕێزی سڵاو هەیە نەمان بۆ جمهوری ئیسلامی زۆر نزیکە هەر ئێستا لە دیواندەرە تەقە کراوە لە مردم و هەموو دوکان و بازاڕەکان داخراوە نەمان بۆ جمهوری ئیسلامی زۆر نزیکە بژی کورد بژی کۆمەڵە بژی کورد زۆر سپاس بۆ ئەم بینەرە خۆشەویستەمان لە شاری دیواندەرە چەندین پامی ترمان بۆ هاتووە کاتمان نەما دایانەنین وعدەیەمە سەعات 4:30 و بە کاتی ئێران دێنەوە خزمەتتان تا ئەو کات بژین بە شادی و کامرانی بژی هاوپشتی و هاودڵی کۆمەڵانی خەڵکی کوردستان